دۆستانی وەرتان باش و بەخێربێن بۆ دیداری ئەم ڕۆمان کە تەرخانکراوە بۆ بابەتێکی زۆر گرنگ بۆ ئێستا ئەویش حکومڕانی نیشتیمانیە. تایتلی دانیشتەکەیان سێمینارەکە پرۆژەی حکومڕانی نیشتیمانی خۆماڵی چۆن کە بۆ کاک لاوک سەلاح ئەحمەدە ڕاوێژکارە لە سەرۆکاتی هەرێم و خاوەنی کۆمەڵێک کتێبە لەو بارەیەوە بەلانی کەم چواریان لە خوارەوە هەیە کە دواتر ئینشاءڵڵا دەکرێت پێشکەش بە هەموو دۆستان بکرێت. من هەرچەند قسەیەک لەبارەی هەندێک وێستگەی پیشەیی کاک لاوک بڵێم. ساڵی 65 لە سلێمانی لەدایک بوو و قۆناغەکانی خوێنی لەوێ تەواو کردووە. بە کەلەرۆسی لە بەشی وەرگێڕان زمانەکانی ئینگلیزی و عەرەبی هەیە. هەڵگری بڕوانامەی ماستەرە لە ڕۆژنامەگەری ئینگلیزی و عەرەبی لە زانکۆی وێستمینستر لە لەندەن لە 2002 طبعاً. هەر مامۆستای مۆڵەتی مامۆستایەتی ئینگلیزی شێر لە زانکۆی ئۆکسفۆرد وەرگرتووە. ماوەی ساڵی لە زانکۆی ڕۆژهەڵاتی لەندەن دیپلۆمی باڵای پاش زانکۆ لە سیاسەتی گشتی و ڕێکخراوە بیانیەکان تەواو کردووە. ئەندامی یەکەمین ڕۆژنامەی ڕاپەڕیم بووە ساڵی 91. کاری بۆ ڕێکخراوەکانی نەتەوەی یەکگرتووەکان کردووە لە 91 بۆ 96. کۆمەڵێک کاری بۆ ڕێکخراوەکانی بەریتانیا کردووە و هاوکات گەڵت بەم ڕێخەری قەندیلیش بووی ئەو منەظەمە سویدەکەی کە نەما ئێستا لە 2016 ئەنجامە ئاتەن 20 تا 25 دقەمان کاتدانا بەس بۆ کاک لاوک دەکەینە نیو سەعات ئینشاءڵڵا لە نیو سەعاتیش دوای ئەو مداخەلەکان دەست پێ دەکا و زۆر باشێت مایک بۆ جەنابتانە. زۆر سپاس. پێشەکی ئێوارەتان باش بە خێراتێکی گەرم لە هەموو لایەک دەکەم. حەزێتان کێشە کە ئەم کاتتان بە ئێمە بەخشی. ئەوەی ئەمڕۆ بۆنەیەکە بۆ تەڕحکردنی دیدێک بۆ حکومڕانی. ئەوەی ڕاستی بێت نیو سەعات بۆ 4 کتێب زۆر کەمە. ئەوە یەکێکە لە ئالنگاریەکان چۆن 4 کتێب بە نیو سەعات قسەی لەسەرەکەی. کاکە دەکەین 35 دقە. زۆر سپاس. بەخشندەیە. پێشێکی ژار حەزەکەم لەم بۆنەیە سوپاسی سەرۆکایەتی هەرێم بکەم کە پشتگیری تەواوی ئەو پرۆژانەی کردووە کە بەرهەمی 6 بۆ 7 ساڵی ڕابردووە. هەر وەکو چاوڕوونیە کتێبەکان لە خوارەوە هەن کە تەواو بوون لەتوان بفەرمون کۆپیەک لەسەرەوە هەڵبرن. هەنێک قسەی گشتی لەسەر پرۆژەکە ئەەکەن، هەنێک سەفەرێکی خێراشەکەین بەسەر بابەتی کتێبەکانە کە دیاتر لەسەر پرزنتیشنەکان دەبێت بۆی زیاتر تامەزۆ بن و پەرۆش بن کتێبەکان بخوێننەوە و لە هەمان کاتیشا بێت باڵانسێک ڕابگرین کتێب ناوەڕۆکەکان نەسووتێنی. ئەوەی ڕاستی بێت مەبەستی سەرەکی ڕانانی کتێبەکان نییە، بەڵام بۆ ئەوی باسی بکەین ئەبێ بڵین باسی چیمان کردووە. منهەجی ئەم کتێبانە منهەجێکی ئەوەی بە ئینگلیزی پێڵێن پراکتیشنەر، یعنی وەکو طرحی دیدێکی سیاسی عملی کراوە. زوبەی زۆری پێوتێ تطبیقاتی سیاسی political application تۆزێک جیاوازە تکایە لەگەڵما بە تەحمل بوون بە شێوەیەکی کلاسیکی نەمان نووسیوە، بەڵام ڕۆحێتێکی ئەکادمی هەیە، نووسینێکی ڕۆژنامەوانی هەیە وەکو مەهارات، هەنێک جار قورسە، هەنێک جار سووکە، هەنێک جار ئەزانیت لێ ئەزانی دەڵێ ئەوە وایە، بەڵام هۆنینەوەیەکی تایە. هەموو ئەو شتانەیە کە ئەمڕۆ ئێمە وەکو ئالنگاریەک دووچاریە بین. بۆ کێ نووسراوە؟ ئەوەی ڕاستی بێ بۆ کەسێک نووسراوە کە لە کەرتی گشتیە لە حکوومەتە ئیشەکات ڕەنگە پێویستی پێ بێت. جۆرێکە لە ئەکسەسایز چۆن تۆ سۆفتوێری کۆمپیوتەر و شت هەیە لەوە ئیسفادەیەکمان لێ کردووەمان. دوو ئەزمونێکی فراوان هەیە 40 ساڵ من مەسەن ئیشم کردووە لە UNA بووم لە USAID بوومانە هاتووم ئەوانم تەرجەمە کردوتەوە. نەمویستوە خوێنەر وا بزانێت من باری یەکەم بە پێناسەی فەیلسوفەکان. حەزم کردووە خوێنەر کە خوێنێتەوە بڵێ ئەوەی ئەمەی نووسیوە تەجروبەیەک هەیە نەقلی ئەکات و لە هەمان کاتە سۆنگەیەکی نیشتیمانی هەیە. لەم ڕۆژانەیە مەسائلی ئەو دەستەواژانە زۆر دووبارە بێتەوە. ئێمە پێویستمان بە پرۆژەی نیشتیمانی هەیە، پێویستمان بەوەیە ئاواکەین. من هاتووم هەوڵێکم داوە ئەو دەستەواژە سیاسیانە بە شێوەیەکی تەکنۆقراتانە بنووسمەوە. هەموو منهەجەکان منهەجێکی پیشەیی تەکنۆقراتیە، بەڵام دیدێکی سیاسی هەیە. دیدە سیاسەکەش ئەوەیە کە ئێمە بڵێ باشە هەمومان کۆچین لەسەر ئەوەی قەوارەی هەرێم بپارێزین.
ئاگاداری هەڕەشەکانی بەڵام چۆن ئەگەر تۆ لە ناو معارەزایبی چۆن ئەبێ ئیش بکەیت ئەگەر لە ناو حکوومەتاوی چۆن ئەبێت ئیش بکەیت لەبەرەوە هەر سەفەرێکی خێرایە ببوورن ئەگەر جارجار مۆستا وەرەقەکان بۆی بیرم نەچێتەوە هەنێک سەرقەڵەم بڵێم هەموو ئەم کتێبانە گەر دواتر تەماشایەکەن وەکو تەناشسازیەک بەیەکەوە بەسراوە سیستمێکی ئۆردەر هەیە ڕاد ئەکێشێ لە شوێنێکەوە ئەو با بۆ شوێنێکی تر کەسی دوو هەم ئەوانەی کە بۆ کێ نووسراون ئەوەی ڕاستی بێ یەک کەرتی گشتی دوو ئەوەی کە لە معارەزای ئیشەکە ئێمە پێویستمان بەوەیە کە لە ئیدانەکردنەوە بپەڕینەوە بۆ پلانی بەدیل ئەگەر تۆ پلانی بەدیلت نەبێت هەر لە بازنەی ئیدانەکردن نامێنیتەوە ئەوەش پێویستی بەوەیە کە تۆ ئەگەر لە هەر شوێنێکا بێت معریفەیەکی سیاسی خۆماڵی من لێرە هەردوو شەکەم بەکارهێناوە نیشتیمانی پێویستە بە ئیجماعی سیاسی هەیە پێویستە بەوەی هەموو ناوچەکان بکرێتەوە بێگومان ئێمە درک زۆر بە وەزعاکەین ڕەنگە هەستکە دەکەڵێنێک هەیە لە بەرەوەی کە کراوە نووسراوە لە بەرەوەی کە ڕوئەیە بۆ ئاگاداری جەنابیشتان ئەم کتێبانە مەسەن لە 20ەوە نووسراوە 20 22 24 26 بە 2 ساڵ جارێک ڕەنگە هەنێک گۆڕانکاری هەبێت کە ئەگەر ببێت ئێستا قسەی باشتری لەسەر بکەین بەڵام تا ئەو کاتەوە بوو و خەنەری سێمیش خەڵکی ئاسایی کە لەوانەیە بە پەرۆش بێت حەز بکات بزانێت کەرتی گشتی چۆن ئیدارە ئەکرێت چی ئەولەویەتە ئەمانە من هەر سەرقەڵەمەکان لێرە بەس ئەگەر مەجال هەبێت سەفەرێکی خێراکەین لەسەر بابەتەکانە تکایە چاوتان لێوێ بێ و گوێتان لە لای من بێ عەزێتتان لێم ببورن بەس هیوادارم ئێوارەیەک بێ سوودی هەبێت بۆ هەمومان کتێبی یەکەمان باسی لامەرکەزیەتە کە من بە تەسەووری من ئەوە لە 20 شانووسراوە ئێستاش باوێتی و تا بەغاما بێت تا ئێمەوە بێت ئەو لامەرکەزیەتە هەر پێویستمان پێ بێت دوای قسەی لەسەرەکەم بەس ئەوەنە خۆتان ناوەڕۆکەکان بخوێننەوە پێویست ناکە من پێ بڕۆم ئەگەر شتێک نەبێت بەس بۆی ئاگادار بن ئەو بابەتانە چین کە پەیوەندی بە لامەرکەزیەتەوەیە کە لامەرکەزیەت چۆن بکەینە نەخشەرەگایەکی نیشتیمانی بۆ هەرێمی کوردستان زۆرە ترسان لە وشە و زاراوەی لامەرکەزیەت فۆبیایەکێ ئەمانگرێتەوە بەڵام من لە دوو پرۆژەی USA دابووم ساڵی حەوت لە شاری هەولێر و هەژدە لە هەردوو پرۆژەی USA دابووم کە هەردوو پرۆژەکە لامەرکەزیەتە ئێستا لەسەرەوە قسەی لەسەرەوەکەین هەڵسەنگاندنیەکەین بۆ سەرکەوتوو نەبوو بۆ چی بکەین بۆی سەرکەوتوو بێت ئەمەیان بۆ دوای هەڵەگرم ئەمەشیان بۆ دوای هەڵەگرم ببورن ئەچینەوە سەرەوە کتێبی یەکەم باسمان لەسەر لامەرکەزیەت کرد هەمیشە تۆ بۆ ئەوەی ئامڕازێکی سیاسی لە کۆمەلگایە دڵنیابی کە سەرکەوتووە ئەبێت تۆ گەشە سەندنێکی بەردەوامی اقتصادی سیاسی هەبێت لامەرکەزیەت یەکێکە لەو ئامڕازانەی فیدرالیزم تێکەڵەیەکەیە لەسەر ئاستی گشتی کە جای ناکاتەوە لە بینی حکوومەتی خۆجێی چییە لامەرکەزیەت چییە و فیدرالیزم چییە تێکەڵەیەکەیە هێشتا ئەو بە تەواوەتی بە اعتقادی من ڕۆ نەچۆتە ناو کۆمەڵگاوە ئێمە کە لامەرکەزیەت ها ساڵی 2003 بوو لە بارودۆخێکی زۆر ئەمنی توندوتۆڵی سیاسیش بوو و خۆمان وەکو خەڵکی وڵاتەکە چ لە عێراقا بێت چ لە کوردستانە بێت خاوەنی نەبووین یەکێک بوو لەو ئیلتزاماتە سیاسی قانونیانەی ئەمریکیەکان کە بەرامبەر بە UN کردبیان بۆ ئەوی بڵێن ئەمە تەحریرە ئەمە غەزو نییە پارەی خۆیان بوو ئیشەکان خۆیان نەیان کرد تەرکیزی یەکەم لەسەر بیناکردنەوەی ئەنجومەنی پارێزگاکان بوو هەم لە کوردستان هەم لە باشوور من لە باشوور ئیشم لەسەر کرد بوو یعنی لە بەسڕە بووم لە سماوە بووم مانە ڕۆژانە ئەمزانی مەشاکیلەکان چییە بۆ نمونە ئێستاشی لەگەڵا بێت ململانەیەکی تەواو هەبوو لە بینی ئەمانەی بەغایە لە بینی وەزارەتەکانە لە بینی محافەزەکانە کەس نێزانی دەوری خۆی کامە چییە توش لامەرکەزیەتەکە بەداخەوە با ئەو ڕەخنە بیناخوازە لە خۆمان بکەین خۆمان نەمان هێناتەوە کایەوە سیستمێکە لە خەربەوە هاتووە و عەسکەر هێناوێتی نەتیجەی نەشونمایەکی لەسەر خۆی هێواشی هەنگاو بە هەنگاوی کۆمەلگاکە خۆی نییە هەیە قبوڵی ناکات مانە عشیرەت لەلایەک و عشیرەتەکانیان بەقوەتە کردەوە ئەمریکیەکان لەلایەکیشەوە
هەموو ڕۆژێک دنیایەک ڕاهێنان هەبوو کە ئەکرا بە بۆی دەستوری پارێزگاکان بنووسێتەوە ئەوە لەوێ ئەوە مشکلەکە بوو لە لای ئێمە مەسەلەیەکی دەتەوەییبان هەیە پەرلەمانت هەیە تێگەیشتێکی وازح نەبوو لەوەی کە ئێمە بتوانین ئەنجومەنی وەزیر ببورن پارێزگاکان چۆن جۆب دسکریپشنێکی بۆ بنووسیت ئەرکەکانی بۆ بنووسیتەوە کە تەعاڕوض نەکات لەگەڵ پەرلەمانە لە هەمان کاتیشە کۆمەڵی یاسای کۆنت هەیە لە 68ەوە ماوەتەوە حکوومەتە کاتەکە بای ئەوە نەفریان نائەکەوتی کە تۆ ئەمە هەمووی لە یەک وەختا لەسەر خۆ پلانێکی نەخشە ڕێگای میان ڕەو دروست بکەیت بەڵام گرنگە بەسەر هاتووە ئەمانە بەڵام نەمایەوە بۆ نەمایەوە چکە تۆ هاوبەشێکی نیشتیمانی نەبوو بە تەواوەتی لەگەڵ ئەمریکیەکانە ئەمریکیەکانیش نایانەویست ئەوە بکەن بۆ شکڵە ئەیانویست بەس پلانەکە ببێت و بڕۆ تەواو بێت ئەمە خاڵێکی تر کە ئێمە دایما ناکۆشی ئەکرێت لەسەرەوەیە و لەم ڕۆژانەشا یعنی من هەنێک تێبینم بینی یەک هەموو حیزبێکی سیاسی ئەتوانێت بیکات بە مانیفێستی خۆی لا مەرکەزیەت ئەتوانێت بکات بە مانیفێستی پرۆگرامی خۆی بەس بێویژدانیە ئەگەر تۆ بێ یاری بە چەمکە زانستە ئەکادیمیە سیاسیەکە بکەیت ئەوە ئەخوێنرێت لە کۆلیجە ئەخوێنرێت لە لەندەن ئەخوێنێت لە شوێنی خۆی ئەخوێنێت بەکاری مێنە بۆ نمونە شتێکی زۆر بەسیط و جەنابتان لەمە شارەزاتن فدرالیزم لە ناو یەک دەتەوەیان نییە بە کەسێکی ئەجنەبی بڵێیت ئەوە سێ لەسەرێ احتفاظ بۆ ئەوەکان فدرالیزم لە بینی ناوەند و ئەقالیمەکانایە بەڵام ئەوەی ئێمە کە ئامانویست من کتێبەکە لەسەر دوو ئاسیشەکان یەکیشان ئەم فدرالیزمە چۆن بهێڵینەوە چۆن ئیشی لەسەر بکەین چۆن تەتەوری بکەین پەیوەندی بە دەستورەوە چییە هەموو ئەو شتانە لەناو کتێبەکەیەمانە بەڵام بۆ ئێمە تۆ لەناو ئیقلیمای پێویستت بە لامەرکەزێتێکی ئیداری دارایی هەیە بۆی بتوانی پێداویستەکانی ناوچەکان جوگرافیەکان بگات بە شوێنی بەبەست ببێ بە پلانێک ئەمە بەڕاستی لەسەر دوو ئاستە بەتەواوەتی ئیشم لەسەر کردووە حاڵەتێکی تر هەیە بڵێ وەکو حاڵەتێکی دیفاکتۆ ئێمە ئاڵنگاریمان زۆرە بەڵام نابێت سیاسیەک بێت بڵێ کاکە ئێمە لە دوو زۆنی ئیشی سیاسی ئەوەیە ئەو دوو زۆنە بسڕێتەوە ڕۆژێکە قسەیەک کرامانە وتم من بە تەبیعەتی خۆم متەفائلم بەڵام نامانەوێ نزیک بین لە دوو زۆنی یەمەن ئێمە کەیسێکی ترمان هەیە جوگرافیایەکی تر هەیە ململانەیەکی تر هەیە سێ شارە جارێکیان لە سەفەرێکا بۆسین قسەم لەگەڵاکردن 1.4 بیلیۆن کەسن ئەی باشە ئەوانە ئەتوانن ئیدارەی ئەو وڵاتە گەورەیە بکەن ئێمە ناتوانین ئیدارەی سێ شار بکەین بەڵێ ئەتوانین بەس پلانت هەبێت پێش پلانەکەت ئەوەی ئێستا پێ دەڵێن ویست و ئیرادەی سیاسی هەبێت دیدی من بۆ لامەرکەزیەت ئەوەیە دوور مەودا ئەبێ ببێت بە بەشێک لە پرۆسەی گەشەپێدانی سیاسی اقتصادی و خۆت وەری بگری نەک فەندێک بێت لە شوێنێکەوە خۆی تەمویلی بکات و تەماشای بکەیت بە لێرە حەزەکەم ئەم پێناسەیە بخوێنمەوە بە کورتی وە بوختی لامەرکەزیەت بۆ هەرێمی کوردستان وەکو ئامڕاز نەک وەکو چەمکی سیاسی وەکو ئامڕازی فدرالیزم من وای دەبینم بەندە بەم پێناسەی کە هەیە ئامڕازی حکومڕانیە مەبەستی سەرەکی دڵنیابوونە لە نوێنەرایەتیکردنی ناوچە جوگرافیە جیاوازەکان دەستنیشانکردنی پێداویستی و خزمەتگوزاریەکان و دابینکردنی بودجەی شیاوە بۆ گەشەپێدانی ناوچەکان با لەگەڵ فیدرالیزمان تێکەڵ نەکرێت وە شیاو بەکار بێت کەواتە بەشێک لە پرۆسەی حکومڕانی پێویستی بەوەیە تۆ ئەو ئەداتانەی کە هەتا کە لە غەربیشتەوە بۆتێت وەکو جاران نەبێت وجودێتە هات و مارکسێتە هات و ئەمانە ئەوە بەشەڕ و باشیش لێمان نەئازانی بە عەرەبیشی دەستی دوو بە دەستی سێ پێمانە گەیشت با نەچینەوە سەر ئەو ململایانە وەهمیە سیاسیانە بزانین بزەبەت ئێمە ئەتوانین خۆمان بەهایەک لەوە دروست بکەین یەکێک لەو ئیشانەی کە من لەسەرم کردووە ئەگەر جەنابتان یەکسەر بیبینن بۆ نمونە لەسەر کتێبەکانە ئەیبینن دیدێکی سیاسی پیشەیی طبعا ئەم باسە بە کۆمەڵێک شێواز دەتوانێت لەسەر بکرێت هەیە باسی قەزاکانەکان هەیە باسی مەسائلی ئیداریەکان هەسێ باسی دانیشتوانیەکان یا باسی دەوڵەتسازیەکان
من زۆر بە محددی باسی دیدێکەکەم ڤژن ئێمە پێش ئەوەی بچیتە سەر پرۆگرام پێش ئەوەی دەبێت ئەبێ ڤژنت هەبێ بەداخەوە ئێمە ساڵانێکی زۆر گەمارە درابووین مەستەم دنیاشمان نەدی بوو تازە لەم ساڵانەی دینا سەفەرەکەی یەی شتە بینیت کتێبی ئینگلیزی ئەبینیت مەوداکانی ژیان بمانەوە نەمانەوە با اعتراف بکەین تەرکیز دەکاتە سەر هەم ڕەفتار هەم لە جیهانبینی ئەمانە لەبەرەوە من هاتم لێرە وتم پێویستە یەکەم جار لە دیدەوە دەست پێ بکەین ئەکرێت دوای ئەوە قسەی پرۆگرام بکەین ئەتوانین باسی استراتیژی بکەین بەڵام من بەبەستم ئەوە بوو چونکە تێگەیشتنی گشتی ئێمە تێگەیشتنی سیاسی ئێمە و تایبەتی سیاسمەدارەکان دەور ئەبینێ لەوەی کە تۆ بڕیاری چۆن ئەی لەسەر ئەوانە بۆ نمونە برادرێک لە کۆربەندێکی استراتیژیە گەورەیە وتی ئێمە پێویستمان بە فێدرالیزم لێرە ناپێشتی وا بڵێ هەم لە ڕووی زانستەوە هەڵەیە هەم لە ڕووی سیاسیەوە هەڵەیە هەم تۆ وەکو پرۆژەی نەتەوەیە کە لێرای ئەمانە هەڵ هەڵەیە نابێت ئەو شتانە تەڕحکرێت ئەبێ شتەکان بە ویژدانەوە بە بابەتیانە بە شێوەیە کە هەڵوێستێکی تیا بێت تەڕح بکەیت ئەوە کتێبی یەکەم هاتینە سەر مەسەلەی ڕیفۆرم و گەندەڵی من بە حکمیەوەی لە مؤسسەیەکی سیاسیان بۆ یەکەم مؤسسەیەشەوە ڕەسمیشە یەکەم جا کەوتم کتێبێک لەسەر ڕیفۆرم و کتێبێک لەسەر گەندەڵی هەنی برادەر ترسان نابێ حکومت باسی گەندەڵی بکە بۆ نابێ بەڵام ئەکەوێتەوەی چۆن تەڕحیەکەی قسەکە لەمایە ئایا تۆ لە چ مەدایەک ئەمێنیتەوە ئایا تۆ بەشێکی لە حەل یا بەشێکی لە وەزعێکی تر بە حساباتی تر خاڵی سەرەکی لە کتێبی دامەزراندەوە لە پرۆژەی دامەزراندەوە ڕیفۆرمە کە من زۆر تەرکیزەکەم لەسەری ئەڵەم لەسەر تاپەی عێراقا پێویستە بە ڕیفۆرمە لەسەر دوو ئاست یەک ڕیفۆرمی پارتی سیاسی دوو ڕیفۆرمی سیستمی سیاسی مەبەستمان چییە لەناو پارتی سیاسی پێویستە بە ڕیفۆرمە پەیکەرەکان چاکەی مانیفێستەکان چاکەی پرۆگرامەکان چاکەی تواناسازی چی ئەمانەی کردووە چه کاتیە بۆ ئەمە چێش کە ئەیکات حەقی خۆی هاتێ و ئیفەکتیڤ کاریگەر بێت ئەمە بە سەرچاوەی گرێشوەرەکانە بینم بەو پلیلە ئەبینم کە تۆ پێویستت بۆیە لە ئەوڵەوە تەنیا دامەزراوە کە هەبوو بێت لای ئێمە کە خەڵکی کۆ کردوتەوە کە بەرگری کردووە ئەمانە پارتی سیاسیە بێگومان بینم نەچێت یەکێک لە ئامانجەکانی ئێمە ئەمانەوێت تا ئەم دەقەیەشی لەگەڵا بێت لەسەر ئاستی بەرگریەوە بجۆزینەوە بۆ ئاسی بە دامەزراوە بوون ئیشێکی بەردەوامە و پێڵەن سەستەینەبڵ تۆ دایمە نەبێ ئەو پرۆسەیە خەریکی بیت ئیشێک ئەوە نییە ئەبێ حەوسەڵەیەکی باشمان هەبێت ئەوە ڕیفۆرمی ناو پارتی سیاسی ڕیفۆرمی سیاسی پرۆسەی سیاسی چییە تۆ پەرلەمانێکە هەیە لە عێراقا من زۆر باسی ئەوم کردبوو ڕەنگە دوای پرسیارە بۆ پەرلەمانی کوردستان نا بتوان با ئەو پەرلەمانە بۆکو بیکەین بە پایلۆت پرۆژێکتێکی ئەوڵی بۆی بتوانین لەسەر ئەوە بکەن لەبەرەوە بەشێکی تایە چۆن ئێمە بتوانین ڕیفۆرمی پەرلەمانی عێراقی بکەین وەسبێن ئێمە چاوی لێ بکەینەوە باڵێن وایە لەسەر دوو خەت نیشم کردووە یەکێکیان چۆن بتوانین ئێمە پێوەرە جیهانیەکان موتوربە بکەین بۆ ئالەنگاریان لۆکەڵ و ناوخۆیەکانی کە هەمانە لە بەغا تشینیەکان کاریگەری بوون لە ئەوڵا هەمووشی شیعە بوون شیعە سەرکردایەتی ئەوەیانە کرد و هاوارێنەکەن نورید و وەتەنن بۆ نمونەوەیانەکەن باش ئەم ئالەنگاریەکانت هەیە لە هەمان کاتیشە لەم لاوە تۆزێ ئەو کۆمەڵە پێوەرانەت هەیە کە بۆ ئادای پەرلەمانی دانراوە لەلایەن وێنەوە تۆ پێویستی بۆیە یەکێک بێت ئەم فکرە عەمەلیە دروستکات کۆپی پەیست نەکات بەس بتوانێت ڕۆحێک بکاتەوە بۆ ئیشی لەسەر بکات لە کتێبەکەتە باسمان لە ڕۆڵەکانی ئۆپۆزیسیۆن کردووە ئۆپۆزیسیۆن چی ئەکات تۆ هەموومان کوڕی یەک میلەتین من لێرە بۆی وابنووسیوە نە من نەیە نە تۆ دوژمن هەردووکمان هاوبەشی بیناکردنەوەی یەک نیشتیمانی سبەینێکە لە لەندەن کاشنە بەردەمی مەلیکە و کاشنە بەردەمی مەلەک هەردوو حیزبی سیاسی پێکەوەڕن هەردووشان قسەکەن لەبەرەوە تۆ ئەبێت ئیش لەسەر ئەوە بکەیت چۆن بتوانی بەها نیشتیمانیەکان لە پرۆسی سیاسیا بدۆزیتەوە
ئیشی ئەوێ خاڵێکی تر لەوێ کە باس کردووە شتێک هەیە پێڵێن ئێمە لە ڕووی ئەکادمیۆ بەڕاستی ئەوێ ئیشی لەسەر بکەین ئەوەی پێوتێ political communications تۆ پێویستت بە خیتابێکی سیاسی هەیە پێویستت بەوەیە ئەو خیتابە بگات ئێمە بەشێک لەوایە کە باسەکەم لە زانستە سیاسەکانی کە ئێخوێنین پێویستمان بەوەیە گەشە بۆ political communication بکەین لێرەشە شتێکی کە باس کراوە بەس شتێک بیرم نەچێتەوە بۆ بوورنەکە جازار کاکا بەرا چۆ بچبووەوە بۆم بوو لە سەمەن ئەنابە ئەمە بچبووەوە ئەوان ئەتاوتەوە یەک خاڵ لەسەر لامەرکەزیەت ببوو نەگەر پاش و پێشم کرد و چوومەوە سەری چکەوە زۆرە ئەو ئیشەی کە پرۆژەکەی کە لە کتێبی لامەرکەزیەت کراوە حەزەکەم تەماشایەکی بکەنەوە کوونە ئەمە پێویستمان بەوەیە کە ئیداریەکان پێناسیان بکەینەوە دەسەڵاتەکان دیاری بکەینەوە هەندێک تەصنیفات هەیە پۆڵینکردن هەیە بۆ لامەرکەزیەت هەر حەزم کرد خۆتان پێم بڵێن ئێمە لە چه ئاستێکی فدرالیزمین ئاستێکی نزم هەیە لە تەفویض دلیگەیشن هەیە ئەوەی کە لە ئێستا لە جنوبی ئێستا شەر وایە جنوب دیڤۆلوشن هەیە ئاستێک بەرزترە دەسەڵاتی یاسایی و تەشریعی ئۆتۆنۆمی تا ڕادەی دەهاتێ ئۆتۆنۆمی هەرێمەکان هەیە ڕیجنەل ئۆتۆنۆمی دەسەڵاتێکی فراوانە ئەمە کۆڵەکەی فدرالیزمە ئەوە ئەبێتە سەرەتای ئەوەی کە تۆ فدرالیزمت هەبێت فدرالیتیش فدرێشن ئێمە لەکوێین بە بەڕایەوە یەکەم ئەخیر ئەکید نەگەیشتوێتە ئەخیر ئەکید ئەخیر نەگەیشتوێتە ئێمە لە بینی دووەم و سێمان لە بینی دووەم و سێمان و یاری پێکرێ هەستەکەی لە پڕ نامێنێت پڕیەتەوە بەشێکە لەگەمە سیاسەکان ئەوە نابێت بەشێک لەگەمە سیاسەکان لەگەڵ ڕێزمان باشە دوجار ئێمە کە قسەیەکەکەین ئەم قسانە چۆن بیکەین بە پلای سوودان ڕەفیز من هاتووم وەکو میکانیە دەڵێم سایزی سێم بەرێ سایزی دووم بەرێ حیزبی سیاسی سایزی سێ و دوو نایەتێ بە دروشمەکان تێهاتێ ئیشی ئێمەمانانە کە بینەوە وردکەینەوە لە ئەخیرە بە تەواوەتی دەیبینێن چۆن وردیەکەینەوە ئێمە من لە لای خۆشمانەمە و حتا پەسەندیش کرابوو ئەم هاوەیە بەس وەزعەکە تێکچوو سپۆنسەرێکی کۆنفرانسێکی نێودەوڵەتی بکەین نەک ئەو کۆنفرانسانەی کە ئێستا هەبێت ئەو کۆنفرانسانەی کە ئێستا هەبێت بۆ حیواری سیاسیە بەڵام ئێمە پێویستمان بە مەتبەخێکی حکومی هەیە کۆمەڵێک خەڵک هەیە کە ئیشیان کردووە بێت من پێی بەڵام ئەمە مەشاکلەکانمە بەرنامجێکم بەرێ پرۆگرامێکم بەرێ لەسەر ئەوە من ئەمەم ئەوێ من ئەمەم بێت نەک ئەمریکیەک بێت نەک بریتانیەک بێت کۆمەڵێک قاڵبی لە جنوبی ئەفریقایشی کردووە لەوێ ئیشی کردووە ئەڵێ وایە توی چەحیلی ئیشەکان لەبەرەوە پێویستمان بۆوەیە لە کتێبی دووهەمە ئەمانەوە جەنابتان بینیتان وابزانم نامێت زۆر سەرتان بێشێنم بۆوانەوە زیاتر قسە لەسەرەوە لە کتێبی دووەمە شتێکمان کرد بەشیشی تری ئەو کتێبانە تەجروبەی شەخسی خۆمە بۆ نمونە ئێمە ساڵی 20 بەشێک بووین لە وەفدی سەرۆکایەتی هەرێم کە چووی بۆ واشنگتن ئەمانە بەشێک باسی ئەومان کردووە ئەو دایلۆگی استراتیجیان باسە کردو لەگەڵ ئێمە چی بکەینەوە شتانە من هاتووم بە دیدێکی سیاسی و ئەوانە نووسیوەتەوە چۆن پەرەی پێبین چۆن ئیشی لەسەر بکەین ئۆکێ کتێبی سێم کتێبی دووەم دامەزراوە ریفۆرم کتێبی سێم دامەزراوە گەندەڵیە ئێمە هەوڵێکمان نا بەس بۆ ئەو شتانەی کە حەساسە ئەهۆنی بکەینەوە بە مەنهەجێکی میانڕۆ باسی بکەین ئێمە لەبێ بە گەندەڵی بە زمانی چکە قسە ناکەین بە تۆمەت قسە ناکەین بە تەخمین قسە ناکەین بەس وەکو دکتۆرێک ئەڵێ ئێمە مشکلەکەمە ئەمە دەرمانەکەتە تۆ لە حکوومەتە پێویستە بە قسەی زۆر نییە پێویستی بۆیە بە عەمەلیەن ئەو ئیشە بکەیت ئەوەی ناوێت و ئەو زمانەشێ زمانێکی بەرپرسیارەتی سیاسی و حکومیە بە تایبەتی باسی جەندەرمان کردووە
بەداخەوە ئەو حملەی کە سەر جەندەر کرا حملەیەکی وجدانی تیان نەبوو بەڵام غەڵاتەکە لە چیا هەڵەکە لە خۆمان بوو تۆ یەکسەر یەی بە خەڵکەڵی جەندەر تۆ کەی پرۆژەی وات پێشکەشەکەی خۆ بەس بۆ نخبەی ناکەی کۆمەڵە چینێترت هەیە بێ لێت تێ بگەن یەکسەر بوو تایە ئەرک لە بینی وماف لە بینی ئافرەت و پیاوە دابەشەکەین بە یەکسانی کەس مشکلی نەبوو لەوەیە بەس کە تۆ چیتە تێرمێکی هێنیت بەکاری هێنیت باش شیت نەکردوتەوە خەڵک ئەترسێتەوە تۆ لە پاش ئەو ئەزمونە بۆ 100 ساڵەی لەوانەیە زیاتریش بێت لە شەڕها کۆمەلگایەکت هەیە یەکسەر قبوڵیشت ناکات ئەبی ئەو ڕۆتی بدۆزیتەوە لەمە 30 ساڵە کاک شازار لە لەندەنی خۆ نایت و مؤسساتی لەندەن لێرە بکەیت ئەبێت تۆ بیت بە شوێنەیەوە وردە وردە دروست بکەیت ئەوەی ئەگەر بتوانانی خشتێک دابنیت بشێکی زۆرێک کردووە هەر خشتێک بتوانانی دابنیت باسیوانم کردووە ئەو داردانی کە هەبووە زۆر دڵخۆش بووین بە جیهانگیری قەت نامێ بە مەفهومێکی چەپ باسی جیهانگیری بکەین بەڵام کە ئێستا بینی لە یەکەیتەوە هیچی ئەو گفتە و پەیمانانەی کە لە سەرەتای نەوەکان و لە دیواری بەرلینەوە کە دروست بوو ێستا نهاتەتی بەعەکسەوە ئێستا هەر یەکە و کوتلەیەکی اقتصادی جیاوازە هەر یەکە و حساباتێکی خۆی ئەکا ئەنانیەتێک هەیە لە سیاسەتە ڕەبط کردوتەوە گەندەڵی بە تیرۆریزمەوە کە هیچێکە لە دیاردەکانی گەندەڵی لە ئەسڵا شەڕ بۆ لەسەر وزە دینی تیا بەکارهێنا ئێمە من لەوێ بانگەشەی بۆ ئەکەم ئەبێت مؤسساتی دینی بەخۆیان بچێتەوە لە ناو خۆیان و بە عیلاقەی خۆشی لەگەڵ مؤسسەکانی ترە گرنگە چونکە دەوری دین گرنگە نابێت و بێیت سلکتیڤ انتقائی بیت و هەندێک پارچە لە دین هەڵوەر بگریت و پەلامە بۆی ئەو پەلاماری کۆمەلگای بیت پیرۆزیەک هەیە ئەبێ بەهایەکی هەیە بگەڕێتەوە خۆی شوێنی خۆی دواتریش باسی ئەومان کردووە لەگەڵ مافی مرۆڤ چۆن بیگونجێنی چۆن ئیشی بۆ بکرێت ئەمانە بێگومان کتێبەکە کۆمەڵێک ئامانجی استراتیجی دوورمەودای تایە بەڵام ئەبێتەوە ئەو نەخشە ڕێگایەتێ بڵێ من ئەگەمە ئەوێ لێرەوە دەست پێەکەم کتێبی سێهەم چوارەم وڵڵا میدیایە جنابتان من باشتر زانم مشکلی میدیامان چییە تۆ تەکنۆلۆژیایەکە بەدەستەوەیە بەس ناوەڕۆکی سیاسی تعبیر لە کەڵتوورێکی ترەکە تەکنۆلۆژیاکە یارمەتی نایوی گەشە بە فکری سیاسی بێت بەڵام تەکنۆلۆژیاکە بەکارێنی بۆ گەمەی سیاسی من لێرە ئاڵێم تکایە پەرە بە فکری سیاسی بە بۆ ئەوی بتوانانی باشتر تەکنۆلۆژیا بەکاربێنی ئەوە یەکێکە لەو هاوکێشە خراپانی کە هەیە کەواتە پێویستمان بەڕێخستنەوەی پەیوەندی میدیا لەگەڵ کۆمەلگا هەیە دایالۆگ لێوە تەحیەوە ئەکەم کە دایالۆگێکی حکوومەت دەبێت سپۆنسەری بکە حکوومەت ئەبێت پێڵەن ئاوتڕێکی نازانم بە کورتیی پێڵێن کارەسان یعنی تۆ بەرەو پیری خەڵک بچیت من هیچێک لەو شتانی کە تەڕەحی کرد دەمانە تو کۆمەلگایشی مەدەنیت هەیە من بیرما یەکەم کارم کە لە سلێمانی ڕۆژ باسم کردمانە من یاریدەدەری ڕێکخەری UM بووم لە سلێمانی لە بارەگای سەرەکی ئاگاداری هەموو دیمەنەکەی سلێمانی بووم ئەو کاتە تا 96 ئەوم باس کرد ئۆتۆمۆبیلەکان بە زەخم هاتنە کوردستانەوە عەکسی ئەوەی کە لە سووریا بوو ئەمانە حەوت منەظەمەی ڕئیسی ئەیجنسیەکانی UN بوو دوو فەندەری ئەوروپی و ئەمریکیەکان بوون 22 NGOی بێگانە بوون 21 لۆکەڵ بوو کە دروست کرابوو بەڵام ئیشانەکە وەکو مقاولات کاتە تۆ هێشتا مەفهومی ئیشەکانت نهێناوە ئاساییە بابێ بۆ شکڵا بەتوانێت چاکرێت بەتەواتی ئیشی لەسەر بکەیت ئەمانە لەبەرەوە گوتوان پێویستمان بەوەیە دایالۆژێکە بێت لە حکوومەتەوە لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ئێمە ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیمان هەیە من هەموو ڕۆژێ چم سەر لە دەرگایە ئەیان هێنن ئینگلیس کسێکی زۆر کۆنی هەیە بەس ئێستاش بەخوا پێڕاویەکە ئەمریکیەکان نایکەن ئەڵێ گەین هارد ئەند مایند زۆر کلاسیکە بەڵام زۆر ڕاستە تۆ نەتوانی دڵی خەڵک ڕابگریت ڕاکێشی بۆ خۆت لە هەمان کاتە عەقڵی ڕانەکێشیت کەس دۆ ناکەوێت کەس ئینتیمای نایەوە پرۆژەکە
باسی ئەوم کردووە کە لە دیاردەکانی میدیا چییە چۆن دەرەکەون لە ئێمە من دابەشم کردوتە چوار پێش یەکەمیان میدیایەکە تێبێ ناسنامەیە لەبەرەوەی فکرێکی سیاسی لە پشتۆنی نازانێت چی بکات لەناو پارتی سیاسیش هەیە دووەم میدیا هەیە کار بۆ ئەکتەری سیاسیەکان من مەناعەتم نییە بە مەرجێک ئەو ئەکتەرە سیاسیە کارە جەوهەریەکانی میدیا بزانێ بیکە بەڵام بۆ ئەجەندای تر نەبێت میدیایەکی کار لەسەر ڕابردووەکات کار لەسەر میلاتەکان ئێستا ناگەینێ تەوزیفی کۆن ناکاتەوە بۆ ئایندا ئەبێ ئیش لەسەر بکرێت و میدیایەکیشێ ئاڕاستە سیاسیە جەوهەریەکان کە کێشەکانی کۆمەلگا هەیە چۆشە ئەکات هەمووی واردە ئەمێنێتەوەی کە تۆ چۆن ئیداری ئەم ئاراستانە ئەکەی ئەم ئاراستانە تیمت ئەوێ تیمێکی باشت ئەوێ پرۆسەیەکی باشت ئەوێ ڤژنێکی واقعیانەی باشت ئەوێت 5 دقەڵانەوە باش من ئەو 5 دقەی بۆ ئەمە کۆبەندیەکە بۆ قسانێکەکەمە شتێکی زۆرمان وت لەوانەیە بەس ئەم کۆبەندە حەزەکە میبینم ئەوە دایالۆگەکەیە کە تەرحم کردبوو لەناو کتێبەکەشە هەیە دایالۆگیشی نیشتیمانی من بە ئیجماعی سیاسی بە کۆدەنی سیاسی مەبەستمە بەکاری هێنم لە هەمان کاتە هەموو ناوچەکانی کوردستان بکرێتەوە شێوی کە ئەو پرۆژەیە دەستنیشانم کردووە حکوومەت بتوانێت کاریگەری دایالۆگ بدۆزێتەوە ڕۆڵی دەوڵەت تێبێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هێمە ناو پرۆسەکەەوە و ئیش لەسەر پیۆرە نیشتیمانیەکانەکەین ڕەنگە پرسیارەوە بێ بڵێ ئەمانە ئێستا ڕووی نابێت واقعی ئێمە زۆر لەوە تاڵترە ئەزانم و پرسیار لە دڵی هەمووتانایە ئێمە بشێوەیەکی تیۆری قساکەین من وەڵامێکم هەیە بۆەوە ئەمانە نەنووسراوەتەوە تا بچینیشی لەسەر بکەین یەکەم جار پێویستمانە ئێمە دۆکومنت بکەین پرۆگرام بنووسینەوە ئینجا دوای بێنی ئیش لەسەر بکەین کۆبەندی بکەین ئەم دیدی حکومڕانیە کە من تەرحیەکەم بەو کتێبانەیە و پرۆژێکی تریش ماوە کە ئێستا ئیشی لەسەرەکەم لەوانەیە کۆتایی ساڵ بدایەتی ساڵی داهاتوو عینیشێک دەربارەی دامەزراوە پارتی سیاسیە ئەوە لەمانش قوڵترە من لەلام ئەوەیە پرۆژەیەکی ڕێنسانسی سیاسی پیشەیمانەوێت هەمەلایەنە بێت هۆڵستیک کار لەسەر پتەوکردنی هەموو کۆڵەکەەکانی کۆمەلگا بکات لە سەرەتاوە دەبێت کار لەسەر فراوانکردنی ئاسۆکانی تێڕۆنینی بڕیاردەرە سیاسەکانمان بکات یعنی تۆ پێویستت بەوەیە ئەو ئاسۆیە فراوانکردەوە لە پرۆژەی حکومڕانیە هەبێ هەموو بەشدار بین مەسئولیت بەس مەسئولیەتی دەوڵەت نییە فکرێکی سیاسی عملیمانە بێت تاقیکراوە بێ شارەزا بێت وردکردنەوەی چەکەکانی حکومڕانی بێ وتوربەکردنی بێ بە ئالەمداری سیاسی ناخۆیەکان کە تۆ ئەوت کرد معرفەیەکی سیاسی دروست دەکەی کە بۆ دەنجی سیاسی دروست دەکات کەواتە ئێمە بە شێوەیەکی کاڵی نەتەوەی پێویستمان بۆ فکرە سیاسی هەیە ئەو نەتەوەیە کۆکاتەوە ئێستا ئاخر شت بە کورتی بە پۆختی ئەوەی کە باس کرا کورتکردنەوەی ئەم شتانی خوارەوە حکومڕانی چی دەگەێنە دی نیشتیمانی بەرپرسیارەتی یاسایی و سیاسیە شەفافیەت دێنێتە ئاراوە حکمی یاسا دەسەپێنێت هانی بەشداربوونی هاوڵاتیان لە پرۆسەی سیاسی هەیە کار لەسەر پتەوکردنی دەستگاکان دەکات تاکو باشتر پێداویستەکان داوی بکرێن توندکردنی ئینتیمای هاوڵاتیان بۆ پاراستنی نیشتیمان ڕێگەی کاریگەرکردنی کاری دامەزراوەکانە دەبێت ئیفەکتیڤ بێن ئەبێ کاپاسیتی بڵدینت هەبێت و ئەوانە پڕ بەدڵی خۆی پڕ بەهای خۆ بێ ئیش بکات وەک خۆی نەبووکو دیکۆر بێت سوپاس زۆر سوپاس کاک لاوک دەستەکان خۆش بێ خێرا بووم ببورن بەس ویستم جێت کردەوە بە نیم ساعت بەدەست خۆش بێ وەڵا زۆر باشە دەستا مداخەلاگە هەر هەبێت مشكلة غير أويك أما يبي الله نترابو أو ده باش باش بموسينا غير سپاس وەکە داوود بەڕاستی یعنی توانی دەستنیشانی نەخۆشیەکانمان بکات و ڕەوشیدا چارەسەرەکان بدۆزێتەوە و منیش لەو ڕوانگەوە باس ئەوەکەم چونکە ئێمە فێر بووینە هەموو جارێ نەخۆشیەکان خۆمان دەخینە سەر نەیارەکان و ئێوە واوە بەبێ ئەوەی باسی خۆمان بکەین
من دەبینم ئەو سیستەمەی ئەمە هەمان نظامی فدرالی کە پێن لا مرکزی سیاسی خۆی بەخۆی هەنێک کێشەمان هەیە بێجگەلەوە باس دوای ڕۆڵ حیزبەکان شەکەین مەسەلەن تا ئێستا ئێمە دەستوورمان نییە و ئەو گەوراترین کێشەیە بۆ نظامی فدرال بە چی شەکەین ئێمە ئایا هەردێک و جاران شەریعەتی شۆڕش چییە یعنی دومین گەوراترین کێشەمان هەیە کە ئەوە لە نظامە فدراڵەکان دیکە نییە ئێمە دوو دەسەڵاتی جێبەجێکردنمان هەیە یەکێکی سەرۆک هەرێمە یەکی سەرۆک حکوومەتە ئەمە نییە لە وڵاتەکان دیکە ئەبێ یان پێرن حاکمی ویلایەت یان چی ناوی لیئەنەن بەڵام هەموو دەسەڵاتەکان بەدەست ئەوە و ئەو ئیشرافەکە چونکە ئێستا ئەمە نەختێ کێشە دروستەکە بین ئەو دوانە سێمین ئەو دەسەڵاتانەی هەمانە دەسەڵاتی باڵێن پەرلەمان یاسەدانن و دادوەری سەربەخۆ نین بەینەما ئەبێ ئەو سێ دەسەڵاتە سەربەخۆ بن و دەسوەردان نەبێت ئەمانگی بکە لەگەرێتتر بەس دەسوەردان نەبێت ئەمەمان نییە تا ئێستا گەوراترین کێشە چەند ساڵە ئێمە بوجەمان نییە نازانین پارەکان چۆن سەرف دەکرێت ناکرێت و ئەمە ئەوە ئەگەیەنە یعنی ئەندامەکانی پەرلەمان زۆر لاوازن نەیانتوانێت تا ئێستا ڕۆڵی خۆیان ببین نەمان بینی چەند وەزیر بێنن چەند سەرۆک حکومەت بێنن سەربکەن لەگەریان بۆ وایە وانییە ئێمە لە وڵاتە دیموکراتیەکان دەژێن دەبین لە بەرەکانی هەموو هەفتەیە سەرۆک وەزیران دێ وەزیرەکان دێ بەس ئێمە ئەوەمان نەبینەوە لە کوردستان ئەو دەستانەی وا هەمانە دەستەی نەزاهەتە مافی مرۆڤ هەمووی لاواز هەموو شتێکی پرۆتۆکۆڵیە و ناوە و هیچ فعالێتێکی نییە و ئەمە هەمووی مشکلەی خۆمانە کۆمەلگای مەدەنی جەنابەت باسی کرد یان چی ڕۆڵێکیان هەیە هەرێکیان تا ئێستا پارەی وەردەگرت و دوو مجەللەی دەرکرد و نەبینیمان یان فێر بوونە هەرخ ناگرن ئەی باید چارەسەرەکە چییە چارەسەر ئێمە ئەوەمان ناگەن کێشەی دیکەمانەیە نایشارینەوە تا ئێستا ئێمە دوویدارین ئەوە دڕۆ بکەین واکەین ئەیشارینەوە وانیە دوویدارین جەناب باسی کرد عەقڵیەتی مرکزی بە عەقڵیەتی مرکزی حکومەت لەسەرەوە تا خوارەوە علمان فدرالیت خۆی لامەرکزی سیاسیە و ئەبێت تەبەنای لامەرکزی ئیداری بکات ئەوەمان نهائیەن نەکردووە و ئەمێنێتەوە جانبەکەی حیزبەکان ئەو ناکۆکیەی کە پارتە کوردەکان دروستیان کردووە ئێمە تەجروبەکەمانی زۆر لاواز کردووە و فدرالیەت لەسەر دوو بناغە هەیە بناغەی سنووری هەبێ و سربەخۆیی با بڵێین ئابووری هەبێ هەردوومان لەدەستدا نەئێستا ئێمە ساحب نەوتین نەغازین هیچ نین با خۆمان ئەو نەخەڵەتین دەوتەکە وەردەکردن دەیفرۆشن ئاو ساباتمان لەگەرەکەن و تا ئێستا سنوور نییە یعنی لە هەموو نظامە فدرالیەکان سنووری هەیە حتا ئیمارات لە ئیماراتی و بۆ ئیماراتی دەرەچی حتا ڕەنگی جادەکەش دەگۆڕێ جلی پۆلیسەکانی دەگۆڕێ هەمووی سنووری ئیقامەکەیانش فەرقەکە و ئێستا ئەوێ بزانین پلانێکی زۆر مەترسیدار لە بەغدا هەیە زۆر هەرێم لاواز بکەن و باسی ئەواکەن پێشمەرگەمانش لەدەست بسێننەوە و وردە وردە ئیبراهیم خەلیلیانی سەرەوە لە دەستمان و بمان ڕوخێنن بەڕاستی و زۆر جێگای ئەوەیە ئەو ڕۆژە کوڕێکی ئەوانی لە لەندەن دەیناسی بەها ئاعرەجی کابرایەکی سومعەتی زۆر خراپیشی دزیش بوو لەوێ لەناو پەرلەمان کە هەیبەت حەلبوسی پێش ئەوە باسی کرد وتی کوردستان محافەزەیە ڕئیس وزەراکەی محافظە ئەوە کاندیکەی مدیر عام یەک کورد ڕەدی نەدایەوە ئێمە ئەمە لە پەرلەمانەمان بۆ بەغدا بۆچی نەڕدووە نایبە ڕەدی بدەنەوە معنای ئەوەیە چیە و کابرا خۆ تەعبیری خۆی ناکات پیلان هەیە لەلایەکە سنوورەکە ئابووریمان نەما و دەسەڵاتەکەمان ئێمە ئێستا پێویستیمان بە چاکسازیەکی ڕیشەیی هەیە تەواو زۆر سوپاس زۆر سوپاس دکتۆر من کاکی دەستان خۆش بێ دەست خۆش ماوەسەلاوت من لەو کتێبانەی جەناب لەو چوار کتێبە چانسیەوە هەبوو دوو لە کتێبەکان ئەوەی دەربارەی دامەزراوە و میدیا کە دوایینیان بوو لەگەڵ دەربارەی دامەزراوە گەندەڵی بخوێنبەوە بەڕاستی دوو کتێبی زۆر باش و عەمەلی بوون و دەکاری زۆر باشی تێدایە کە بڕیاربەدەستانی سیاسی لە هەرێمی کوردستان دەتوانێت سوودی لێ وەربگرن لە هەمووی گرنگتریش ئەوەیە کە کتێبەکە بە زمانێکی ڕوون و پیشەییانە نووسراوە
بەڵام ئەوەی پەیوەندی بە لامەرکەزێتەوە هەیە لە چەند ساڵی ڕابردوو بە تایبەت لە دوای 2010 مناقەشەشی زۆر لە هەرێمی کوردستان لەسەرەوە بابەتە دروست بوو. جەناب شێخ دەزانی لە سلێمانی کۆمەڵێک جوڵەی جیاواز لەوبارەیەوە کرا. ئێستا بەداخەوە گەیشتوتە سەر ئاستی ئەوەی کە بە فێدراڵێتی یان ئەوەی کە پێی دەگوترا فێدراڵێتی ناوخۆی هەرێمی کوردستان ڕازی بین بەس نەگاتەوە بوو ئیدارەیەکی کە ئێستا هەندێکدار هەڕەشەیەوە دەکرێت. بەڵام ئەوەی کە تێبینی دەکەی ئوستاز لە هەرێمی کوردستان ئێستا ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە، ئەنجومەنی شارەوانیەکانمان هەیە، پەرلەمانی کوردستانشمان هەیە. هەر سێک لەوانە کۆمەڵێک مقرراتیان لەبەردەستە و هەر کەس خۆی بە سوڵتەیەک دەزانێت بۆ دانانی قەوانین ئەگەرچی ئەنجومەنی شارەوانیەکان زیاتر قەرار تەنفیز دەکات، بەڵام دوازار ئەوانی شەر زۆرەکەن لە بڕیاردان یان ئەوەی کە پێی دەگوترێت ڕاوێژکاری. ئایا لە هەرێمی کوردستان پێویستمان بۆ هەموو ئەنجومەنە هەیە یان ئەوەیە لەگەر پەرلەمان ئەنجومەنی شارەوانیەکان بەسە؟ ینی بەڕاستی هەست دەکەین زۆر جاران بەریەکەوتنی شەبووە لە بینی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکان لەگەڵ پەرلەمانی کوردستان. هەندێک جار ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان خۆیان پێ لە ئەندامانی پەرلەمانی کوردستان کەمتر نەبوو بۆ پێی کە ئەوانش هەڵبژێردراوی خەڵکن. دوایش لەسەر میدیا ئەوەی کە جەنابش لە کتێبەکەت باس کردو زۆر تەرکیز لەسەر بە دامەزراوەیکردنی میدیا و بەنیشتمانیکردنی دەکەیت، بەڵام پرسیارە جەوەریەکەوەی ئایا مە لە هەرێمی کوردستان ینی حکوومەتێکی نیشتیمانی گشتگیرمان هەیە کە سەرتاسەری بێت تا تەرکیزمان لەسەر میدیایکی نیشتیمانیە بێت تا تۆ حکومڕانێکی گشتگیری نیشتیمانی دەبێت چۆن دەتوانێت میدیایکی نیشتیمانی دروستکەی و لە ڕابردووشدا ئێمە لە 92ەوە ینی دوای دروستبوونی ئیدارەی حکومڕانی هەرێمی کوردستان ئێمە چەند میدیایکی حکوومەتمان هەبوو وەکو تەلەڤیزۆنی هەرێم، دواتر بووە تەلەڤیزۆنی نەورۆز و ڕادیۆ، ئەوانەشیان تا ئێستاش بەشێک ماوە، بەڵام لە ڕاستیدا ئەوانە نەبوونەتە دامەزراوەی نیشتیمانی نە خەڵکیش بەری خۆی زانیوە کەوابێ چارەسەر بۆ ئەمە چی؟ زۆر سپاس کاکیوە دکتۆر نەکەم. ئێوارەتان باش، دەستخۆش کاگلاوە بابەتانە گرنگن مەسلەی هەم لامەرکەزیەت بەتایبەتی لە حکومڕانیەتی لە دەوڵەتی فیدراڵە، دواتر مەسلەی ڕیفۆرمە گەندەڵیە میدیایە. ئەوەی زۆر گرنگە لێرە پرسی دەستور و سیستەمی سیاسیە. ئێمە لە هەرێمی کوردستانیش بەهۆی بوونی هەندێک قانونی کە پێی دەگوترێت تەبیعەتی دەستوریان هەیە، ئێمە نظامێکی سیاسیمان هەیە، یاسای پەرلەمان هەیە، یاسای سەرۆکایەتی هەرێم هەیە، یاسای ئەنجومەنی وەزیران هەیە، یاسای دەسەڵاتی دادوەری هەیە، یاسای میدیا هەیە، وەکو بنەماکان. لە عێراقیش ئێمە دەستورێکی هەمیشەییمان هەیە و دەوڵەت بۆتە دەوڵەتی فیدرالی و سیستەمە سیاسیەکەشی ئەوە سیستەمێکی سیاسی دیموکراسی پەرلەمانیە. بەس دەرکەوتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوەی لە دەستور و قانون گرنگترە ئیرادەی سیاسیە. بەتایبەتی لە عێراقدا دوو جار دەستوری هەمیشەیی هەبوو، هەردووچیان زادەی ئیحتیلال بوو، 1925 2025 واتە ویستێکی عێراقیانە بۆ دەستورێکی هەمیشەیی کە ینی ئیرادەیەکی سیاسی عێراقیانە زادەی ئەوە نەبووە. ئەگەر ئەمریکا لەسەر خەت نەبە هەرگیز عێراقیەکان بە فیدرالی ڕازی نەدەبوو. کەواتە لەدایک یعنی ئەم دەستورە ئەم نیزامە سیاسیە لە زادەی گەشەکردنێکی سروشتیانە و تەنمیەی سیاسی و عەقلانیەتی سیاسی و اقتصادی و کلتوری ئەوانەی عێراقیانە نییە. بۆیە ئێستاش جێگای مەترسیە. ئەوەی خۆ ئەو دەستورێکە هەیە جێبەجێ بکرێت زۆر باشە، بەڵام کێشەکە لە چیدا؟ لە جێبەجێ نەکردنی دەستوردا. بۆ ئیرادەی سیاسی نییە ئەوەی بەنسبەت عێراقەوە. بەنسبەت هەرێمی کوردستانەوە سەبارەت بە هەرێمی کوردستان ئەوەی کە دوانەی سوڵتەی تەنفیزی مامۆستامان باسی کرد، عادەتەن دوانەی سوڵتەی تەنفیزی چ لەسەر ئاستی هەرێم بێت چ لەسەر ئاستی دەوڵەتی ئیتیحادی بێ گرنگە. بۆ هەمیشە پێویستت بەوە هەیە سەرۆکی ویلایەتە، سەرۆکی کۆمارە، بۆچی بۆ باڵاس
ئەو پێ لێگوترێ هاوسەنگی تەوازنی وان سوڵتان چکە زۆر جار کێشە لە نێوانی حکوومەت و پەرلەمانە دروست دەبێت تۆپی قەپانەکە چێیە؟ سەرۆکە دا سەرۆکی هەرێم زەراستی بەڵام ئەمە لە نظامی سیاسی دیموکراسی پەرلەمانیە دوانەی سوڵتەی تەنفیزی زەرورە بۆ باڵانسی نێوان سوڵتە ئەمە مەبدەئە تەسەوڕ دەکەم ئەگەر کێشەشمان هەبێت لە هەرێمی کوردستان کێشەمان لەوەدا نییە کێشە لە پەیوەندی نێوان حیزبی سیاسی لەگەڵ قوارەی سیاسی لە مۆدیلی هەرێمی کوردستان بۆ حزبی سیاسی لە هەرێمی کوردستان وەکو ئەڵمانیا نییە وەکو سوید نییە وەکو وڵاتانی دەور و پشتیش نییە تۆ لەوێ مێژوویەکت لە دەوڵەت هەیە لە موئەسسات هەیە ئەمجار حزبی سیاسی لەدایک هەکە حزبی سیاسی لێرە پێش پەرلەمانی کوردی پێش حکوومەتی کوردی لەدایک لە فەراغی دەوڵەتە حزبی سیاسی بۆ شایەکەی پڕکردێتەوە هەر بۆیەش دەبینی تۆ لە زیاتی وەزارەتی دیفاع حزبی سیاسی کوردی لەبەرەوەی وەزیفەی شۆڕشگێڕی بووە مەکتەبی عەسکەری هەبووە دادگای شۆڕشی هەبووە خولاسەی کەلام لە وڵاتانی دیموکراسی حزب لە هەناوی پەرلەمان و سوڵتەوە لەدایک بووە لێرە ڕێک بەعکسەوە کیانێکی سیاسی لە هەناوی حزبی سیاسیەوە لەدایک دەبێت حزبی سیاسی بۆ هەموو باگراوندە و بۆ هەموو سوڵتەی هەبووە ئێستاش بە ئاسانی نابێتە حزبی هەڵبژاردن ئێستاش حزبی سیاسی کوردی پێی وایە خۆناگە ڕزگاری نیشتیمانی تا بە دەوڵەت بوون و تا بە بوونی سیادە تەواو نابێت هێشتا مایە جاتا حزبی کوردی بە تەواوەتی نەبێتە حزبی هەڵبژاردن ئەم تێکگیرانە بە ئاسانی کۆتانیە دەبێت مەبەستم چیە خوێنەوەی واقعیانەیە لە ڕاستیدا بەڵام دەبێت کاری ئێستا ئەوەی کە کاکتۆریش باسی کرد دوو ئیدارەیە دوو زۆنیە مەسەلەی پێکنهێنانی حکوومەتە هەمووی پەیوەندی بە حکایەتەکە لەلای حزابی سیاسیە بەڵام مشکلەی گرنگ لە چیدا تەشخیصکردنی مشکلە لێوە چۆن هەوڵی بۆ بدێ من پێم وایە لەگەڵ ئەوم کە ئێمە دەبێت دەستورمان هەبێت دەستور بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە بەشێک لەو حکایەتە دەتوانێت سنوورێکی بۆ دابنێت و دواتر بۆ خۆم پێم وایە دەبێت لە دوای دەستور بۆ ڕێخستنی پەیوەندی نێوان حیزبی سیاسی لەگەڵ قوارەی سیاسی لە هەرێمی کوردستان قانونیشمان هەبێت پێشتریش لێرە باسم کردو لەو مەجلیسە ئەگەر ئەتۆ فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەت هەبێ وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بە دواداچوونی علاقاتی خارجی و دیبلۆماسیەت و پەیوەندی دەرەچی ئیشی فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە بێ حیزبی سیاسی ئۆپۆزیسیۆن و سوڵتە تۆ مەکتەبی پەیوەندەکانت بۆ چییە؟ وانییە؟ و کۆمەڵێشتی تر کۆمەڵێشتی تریش کە ئەمە زەڕورەت وامان پێ دەڵێ کە زۆر ئیش لەسەر ئەم عێلاقەیە بکەین زۆر سوپاس قسەی تر هەیە بەڵام زۆر سوپاس زۆرمەت دکتۆر محەممەد فەرز دەست خۆش بداية سكانت قلت ناقر ممكن أصير عندك لفيل بالنسبة لي وقف لي جوريها كقاعدة عشرين هي رسائل السادس هي شكلي في مسح التراث شاعروان كجمهور ضيع بزنا بدأ نبي لو عن شيء يعني زي موسيقى كذا نقرأ بيو بويس شاوي كتشف بيس شاوي بس أنا كبير بيشتكي نفهم الزبالة حكم راني باش لفيش زين ونستريش لا أفلاطون وتابتيش شوية فرجت على سلطان شتيش كبر باسي إدانة كردو بلاني بديل هرسم كرد رخنو إدانة كردو بلاني بديل كيكا كردو هر واحد
أواني كرفنا دقيق مرزنية سيستم حكومي لهربي كردستان ديانا ديانا كتشتكى رقم شيء توقع عطلي خلاص كده دبي كسيكتير دوامة كده كيش خوش أو مرور كي براسي الإلزام ده فجوازي خوستري لا مركزي داري أصلاً هو شيء لا مركزي نظام زور كي السيارة وشي زور باش دبو كذي زور باش بنزين هذا شون لا مركزي بو لا مركزي هنا علينا نعندي البوع شرمة اسمعني كمان في عيبة أنا اسمعني لبرسي ريفورم بس عندك كنتو عندك بنجو عندك شوية نتكلم كثير صار ريفورم كده يعني بعضين بس ريفورم جاري كم يعني ريفورم خد أول بسنة كردية أول مشكلة ما عندنا بهالحق والله باشتين شد أول دواء شتي كتخز بار وباشتين شد أول كريفورم لعقبة كده براسي لعوزة ريفورم عقلي باشتري لو كزنا وباسين اشتيك باس جندري كيلو هیچ داتایەک لەبەردەستە هیچ توێژگەیەک لەبەردەستە ئەوانەی کە دەبنە تیرۆریست لەبەر بێپارەی چوبن یان دوو دنیابینی جیاوازە دنیابینی ڕۆژاوا لەگەڵ دنیابینی ڕۆژهەڵات دوو دنیابینی جیاوازە وا زۆر سپاس زۆر سپاس دکتۆر محەممەد خۆش والله سەرەتا دەستخۆشی لێ دەکەم کاژراوە زۆر دڵخۆشم کە وەکو کارمەندێک یا ڕاوێژکارێک لە سەرۆکاتی هەرێم تۆ توانیتە چوار کتێبی جوان و مۆزوعی و بابەتی و هەلوکەوی بۆ سەرۆکاتی هەرێم و کۆمەلگای کوردی بنووسی بەڕاستی کتێبەکان هەمووی نیقاشی زۆر هەڵدەگرن وەکو مامۆستایانیش باسییان کرد لەباری سیاسی وەم پرسیارێکی زۆر نووسی بووە بەڵام زۆربیان کە برای بەڕێزم کابلی تۆڕمە نووریدینی باسی کردن و تەنها پرسیارێکم لە جەنابەتەوەیە تا چەند لەو چوار کتێبانت گەیاندووتە سەرۆکی هەرێم و بانگی کردووی یا مناقەشەتان کردووە یا پوختەکەت داوەتێ چونکە بەڕاستیەوە دەستکەوتێکی گرینگە کە تۆ دەست لەسەر ئەو برینانە داناوە کە ئێستا ئێمە لە حکومڕانیدا کە ڕاستە یعنان نەکراوە بەڵام دەزانین چۆن لە خەڵکێکی بازاری بپرسە جگە لە ئاکادمیەک دەزانین کە دوی دارەیە و کابرا گەر 120 بڕیارەکانی حکوومەتی قەرارەکانی حکوومەتی بڕۆ نەبێ دەڵێت قەرارەکەت تا دێگەڵە دەیخواوە تەنها مەبەستمەوەیە سەرۆکی هەرێم تا چەند وەکو ڕاوێژکارێک یان توێژەرێک لەو بارەوە بەپیر کتێبەکانتەوە هاتووە دەستخۆش دێنە دەستخۆش دەکتۆر ڕاستی هەز کوردەی سوورینە ئەسکارم ئەزمونا خلاف 13 سال لە کوردستانی ئەز بێژم کە بینیە خۆ بێژم یان 680 کاری سیاسی دکە و گەلک هەلبژارتن بەدیت رؤساء مجلس الشعب إدارة محلي يعني تدنري أب هالبجارتين شكلين يعني لف سر قانوني قائماك هبو يا تشكبو أو دردكت وخلاص بمشاكل ليه وقت إيصال دوسي صال أز تكليف دبن وقت أندامي هزي جواكا السفيلي كردستاني بچاودێریان ناودەوڵەتی هەربژارتنە لە کوردستانی ئەز دبن بڕاستی مەرۆ پێ سەر بلند کوردستان تەف مەشاکل هەنا و تەف حیسار هەبوو تەف گەلک وەک دبێژە ئاستەنگیش ژێ کوردستانی ڕچێ بوو لێ کاری بوو کوردستان نظامێکی يعني سكارم بيجم شبه دستوري دزجه دستوري هنا انتخابات بشكل كي يعني سكارم بيجم سركفتي آليات هالبجارتني أجهزة استخدامي كن هر تشت براستي مسألة تزوير وما تزوير قل لك كيم تني يعني مجال جرتني فأز وقت كردكي سوري فعلا أز فخور
بأنه كردستان جاي في مرحلة جي وقت بيجي واقعي هاني أقرب فعلا دستور تنا بالكردستاني بس دزقاية دستوري هنا انتخابات هنا تمثيلات سياسية هي تنمية هي استقرار هي آرامي هي مسائل يقولوا يعني نزان دكتور بشكل يعني رسمك أو صورتك رشبين براستي بمروج هذيك بس إيمه وقت أزدبينم فعلا كردستان يعني بقابل باش بيش ومقارنة ناب يعني وضعي كردستاني إيه اجتماعي إيه اقتصادي إيه تنموي بدولتنا الدورامة ناب دورامة يعني سوريا خرابة ونظامك وقت بيجي يعني حتى أنا هاكا نظامك ديمقراطي وقعدتين هاتية بغد نبشي عراقي تبنر إيراني تبينش مشاكل يوانها تبقى بقش دولي داقر كرنجي بس كردستان نموناك براستين مروبي سربلن سباس زور سپاس دكتور رشاد تبع كنت خوش بو برهمانا كجنابتنا وكنا وروش بنوانين ولدوا سيو بينس حكمي حمي عراق ما ذكرت عراق بس يما بكل استواني أشوف تجية هيتي ليشين فعلوا طريقي شو كأنوان شو أنا باش الخو أمور قاري تيش تو كتب بسر كدايتي بيش كشمك لا قرية بس مثلا صار يكون لأن أنا أخوان جرتو بخبر كتب بو طبعا ورشو كان صلى فرد وصلى بالرحمن هذا الشابينيو برجع من يسافر مهم فكرة بدوزة بيكنا على درب بلا يكتبون زيترنا چون كبراستي ناخذ بلام أوش كنا ربطواني كنا أوش كنا رها هم كسنات وانا كركاتو كابرا بدوي كاتب نبوي نامه يشدريجن بونسي شو كنا وقتي بس كنت ايش يا بونر زور سپاس كان رشاد تبع زور سپاس و براستی افکار چیزور و بفکر و زور زور پیشکش کردم که جو هیوادارم استفاده کرده لا بلام پرسیاره کم اوی كيف كان قاعدية كم أنا أبو أوي أخرج بكتب شيء عملي أما سلوكاتي هاي ما حسبة كم الخير مدنية شيء أمانة إما طبعا كشكاني إما كشكان درش كود الإداري يكتب جرينتين حوال جرينتين شل أويا كدو مسألة معنا هي كتبت صار سري كشكتب برينا وكيس هوارة شيء ترديت أو تكتب شنان هي كم قلت نوي هذه بيشمرده درس كرني هذا جين اجتماعي كأما زور ضرورية ك أول بكرة أمش بنقاشي مجتمعي مدني وأنا ناقل وده بلا ناو إذا كانوا لنا حكومة وقوية أول بكرة دوامينيش يعني مؤسسي قضاء أوجش يعني إستا وايلي هاتوا حكمة السليماني لحولير نافع لحولير السليماني نافع أما أمدوشتا أنا بكرة مسائل إداري ترو أوانا مش برأي وعا زور بأسان في الحلقة مثل شيء صلاحية تيتسية أو لها صلاحية تيتسية أمانا أمدو تمكا أجر بكرة زور ضروري أبي أمش أمثال يعني مسألة كالفورما كيشا إيوه باسا كان لا ينجي لا كان ليش بحث كانوا في مؤسساتي هرموا في عندك لا ينجي بكم الجاي مدني بديار متيدرة وأكثر يعني دليل لا نجي تشجيلي هذا كتسون بقينا أو هدفك عموما بوي أرانك
هەرێمێکی یەکگرتووی ڕێکخراوێکی بەرەو پێش بڕوە. زۆر سپاس. زۆر سپاس مامۆستا دڵشاد. پاشان خان أخير باش. زۆر سپاس دەست خۆش کاژلاوت بەڕاستی من ناچمە ناو تەفاسیلی مەسەلەی فیدرالیەت و لامەرکزیەت و هەتا دوایی و ناشمەوە ناو ئەو معاناتەی کە هەموومان هەمانە و ئەیزانین و لە هەموو مناسبەیەکی ئاوا سیاسی نقاشی باسی پێکەین چکە لەوە دەرچووە بەنسبەت من وای ئەبینم کاگلاوک ئاماژەی بە وەکو نەوعێک لە حەل یعنی بە چاکسازی کرد لەبەر مامۆستا ناڵێم ریفۆرم چاکسازی لە حیزب و ئیدارە بەڕاستی وای ئەبینم پێویستمان بە چاکسازیە لە حیزبە هەموو حیزبەکان کەم و زۆر پێویستان بە یعنی من وەکو یەکێکی زۆر بەتەمەنم وان مبینن و لە تەمەنێکی زۆر زۆر لە حیزبان لەبەر ئەوە یعنی ئەبینی حیزبەکانمان نازانم من شتێکی تازەی تیا نابینم لەگەڵ ئەو گۆڕانکاریەی کە لە دنیا هەیە یعنی پێویست بەڵام ئەوە معنای ئەوە نییە ئێمە دەست لە تایبەتمەندی کۆمەڵگەی خۆمان هەڵگرین دەست لە بەهاکانی ئەو تایبەتمەندی کۆمەڵگەی خۆمان هەڵگرین بەڵام پێویستمان بە یعنی لە وەختێکە کە ئێمە من ئەو پەنجەیەمی سەر سەقەتە ئەوەنە لە کاربۆن هینمانە نووسی بەیانات لەسەر وەرەقەی تەنک ئێستا مناڵێک چکوا ئەکات چێوێتە بەردەستی بەڕاستی بۆیە حیزبەکانمان بە دەرەجەی یەکەم پێویستیان بە ریفۆرمی خۆیانە ریفۆرمێکی جەریئانە ئەو وەختە ئیدارەش باشترە بێ پەرلەمانیش ئەوەی کە ئێستا بەداخەوە هەمومان لەیمان هەیە باشتر ئەبێ وە تا دوایی نامێ سەرتان بێشێنم مەسەلەیەکی تر قوربان باسی مەسەلەی جەندەرە کرد وەکو نمونەیەک هێناتەوە کە یعنی خەڵک ئامادە نییە بۆ بەعزێ مستەلەحات بەڵام کە ئیخەیتە ناوی تووشی شەڵکە بێەوە تا دوایی من ئیشم لە جەندەرە کردووە زۆر ئەو وەختەی کە هەڵا کرا لەسەر مەسەلەی جەندەر تازە نەبوو مەفهومی چەمکی جەندەر لە ناو کوردستانە لە 2004 منەظەمەیەکی جەندەری من دامنا لە 2004 لە 2018 و 1920 پەلاماری چەمکی جەندەر و ئەوانە درا پەیوەست بە ئەو هجوومەی کە کرایە سەر شەڵاوێکی زۆر گەورە هەبوو لەسەر مافە مەدەنیەکان لەسەر ڕۆڵی ئافرەت هەتا دوایی ڕاستە قوربان ئەوەی تایە یعنی هەموو کۆمەلگا لە مانای لە چەمکی جەندەر ینی باش وەری نەگرتە بوو و حتا ئەوانش کە بەکاریانەهێنا یعنی لە بەگونجان لەگەڵ کۆمەڵگەی خۆمان نەیانەتوانیت بیگونجێن بەڵام ئەساسەکەی یعنی ئەوە نەبوو و هەموو شتێک هەموو چەمکێکی تازەکەیە یعنی مەسەلەی دیموقراتیەت هەموو کۆمەلگا لەسەرتا نێزانی چییە ڕەنگە ئێستش زۆرمان لە خوێنەوارەکانیش بمانێ بزانین دیموکراتیەت بە تەفسیل باسکەین فەرقە بێ لە بینی بۆچوونەکانمانە یا مەسەلەی ریفۆرم یا مەسەلەی یعنی ئەم چەمکانە بەڵام ئەبێ یعنی وەرگیراو نییە لە ئەجنەبیەوە هێناومانە ئێمە بێ ئیسفادە چۆن ئیسفادە لەمە ئەەکەین ئەبێ ئیسفادە لەو بیر و بۆ چوون و چەمکانەش بکەین بەڵام ئەبێ تێبگەین چۆن لەگەڵ کۆمەڵگەی خۆمە ئەیگونجێنین زۆر سپاس زۆر سپاس کاکسەرۆ سپاس ئەو مەسەلەی لامەرکەزی یان ناناوەندیبوون ئەو مۆزوعە لە ساڵی 1993 لە هامشی ڕۆشەبیری پارتی مناقەشەی لەسەر ئەو کاتی یەکەمین
ناوەندی لێکۆڵینەوە کە ناوەکەی بە دقت دەبینەوە بەڵام ئەو کتێبانەی چەند کتێبی بڵاو کردەوە سەرتەری ئەخفات کوردەکەی ببینەوە کار جەوهەرنامەی شادڕەوان جەوهەرنامەی سەرپەرشتی کرد بۆ مقارەکەشی لەگەڵ ڕۆژنامەی خەبەر لە تاریخی سەرێ بوو لەبیرمە شادڕەوان سعدی بەرزوجی سەڵاح خۆشناو و ئەوانە بە سابقی دەهاتن لەوێ ئەو مۆزوعانیان ناقەشە دەکرد شەهید سامی عەبدوڕەحمان کە ڕاگەیاندنی بەڕێوە دەبێت لایەنگەری ئەوە بۆ مۆزوعات هەرێ پێ بدرێت مەبەستەوەی تازە نییە بەڵام دوایی کوژایەوە حتا لە نەتیجەی ئەوە ئەو ناقەشانە خسرۆ گۆرانیش ئەندامی ئەوێ بوو بەڵام زیاتر کاری کۆنووس و ئەو کاتی ئامێری تۆمارن زۆر بەڵێ بۆبانە هەرەکە ئەو ئەنیسیتۆیە ناوەندی دراسات بە عەرەبەکەی بە کوردەکەی باش ناوەندی لێکۆڵینەوە دراسات لێکۆڵینەوە نیە توێژینەوەیە نووسیەوە دوایی بە پشتیوانیان کرد کتێبێکی نووسی کە هەر ناوەندەکە بڵای کردەوە ناوی کتێبەکەی خسرۆ گۆرانیشم لەبیر نەماوە ئەگەر ئەو باسە بەردەوە بکەینەوە نییە بە کات خسرۆ داوای لێ بکەین وەختێکی هەیە بێت ئەو مۆزوعات باز بەڵێ نەخێر هەتا باس دەبێت بکەین نازانم وەڵی کتێبەکەی ماوە چکە پێشی یەکدومان قسەم لەگەڵ کرد لەگەڵ کات خسرۆ زۆر بەداخەوە بوو کە حیزبەتی و سیاسەت دوای کردووە لە وەسەتی ڕۆشنبیری دوور کردەوە ئەو کاتی لە کتێبەکەشدا و لە مناقەشەکانیشدا ئەو شێوەکەم بۆی جێراوکە لەمە کەم عادەم هەروەمە گەیشتە ئەوەی کە کوردستان دەبێت ئیش بکرێ ببێ بە 4 ویلایەت 4 ویلایەتی هەتا بۆچی تعریف و مناقەشە لەسەر تعریفی 4 ویلایەتەکە بوو کە کورد بۆ خۆی ناوخۆیدا لە ڕووی فەرهەنگی و زمان و خصوصیاتی منطقە و بەرژەوەندی ناوچەی بۆ خەڵکەکە وەکو یەک نیم جیاوازیی زۆریان هەیە لەبەر هەندێک نظامێکی مرکزی لە کوردستان ناتوانێت لە مرکزەوە تەمینی هەموو بەرژەوەندیەکانی کورد و خۆشببوونەکانی کوردستان بکات و کۆتایی تێبێنم ناوەکانی زۆر خۆش بوو ویلایەتی بارینە پێم وایە ناوێکی کوردی هەیە بەدەبوون ئەو هەم دەبێت پایتەختەکەی دهۆڵ ویلایەتی سۆران لەوێدا هەیە نەتیجەی ئەو مناقەشەدا ویلایەتی سۆران پایتەختەکەی هەولێرە کە پایتەختی هەرێمیشە ویلایەتی گەرمیان پایتەختەکەی کەرکووکە ویلایەتی بابان پایتەختەکەی سلێمانیە و بۆ هەمووشیان تاریخی ئەو ناوچەیە بۆ وەکو ویلایەتێکە نووسراوەتەوە ئەوە جیا لەوەی کە لە زەمانی عوسمانی و ئەمانەشدا هەندێک لەو ناوچانە ئیمارەتی یەکتر جیاواز بوون پێم وایە ئەوە هەبوونی فکری نامەرکەزی بوون لە کوردستاندا شتێکی خەتەر و بڤەنیە بەڵام دوای لە نەتیجەی شەڕی ناوخۆ و لە نەتیجەی ململانەی پارتی و یەکێتی ئەوە هەمووی بزرخرا و ئێستا ئەو تەسەوڕات غاڵبەکە گوایە دەبێت یەک لە دوو شوێنەیان بوون بە دوو هەرێمیان دەبێت یەک هەرێمی مرکزی بەیەکە لە مرکزەوە هەمووش دەبکرێت واشی کرد ئاخری کۆتاییدا ئەنجومەنی پارێزگاکانیش هێنا بوو بە مرکزێت و پارێزگاش بوو بە بەرگانی تەکری لە هەردوو لاو ئەو کێشەمان دروست بوون بۆیە ئەو حاڵەتی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە پێم وایە دەبێت تەماشاکەین ئاسایی نییە دەبێت بگەڕێنەوە بۆ سەرەتای هەرێمی کوردستان کە دروست بوو ئەو ناقەشانە ئەگەر کارخسرۆ بە قسە بکا و وەختی هەبێت داوای دەکەم جارێک بێت کاک جەعفەر هێمەیەکیش بەشدار بوو لەو کە ئێستا هەمووتان هاوکاری ئێوەش بوو لەوانەیە وەڵا هەردووکیان داوەتکەن ئەم باسە کەرە پێ بدەین خێری زۆر سپاس زۆر سپاس بە دوو کەسی ترمان ماوە دوای دەخێن ئینشاءڵڵا ئاوراقان فەرموو دەستان خۆش بێت سپاس کاکلاوە وەڵامی من یەک دوو پرسیارم هەموو یەکێکیان ئەوەی کە ئێمە لاوەتەی لە 2003 تاکو ئێستا بینیم هەر جارە و حکوومەتی عێراق جۆرێک لە هەوڵدان بۆ لاوازکردنی دەسەڵاتی سیاسی کوردی بەکارهێنێت ینی جارێک چەند لە بڕینی بایعی و خۆراکی بەشە خۆراکی ماگانە بگرە بڕینی سوتەمەنی و
بردننی داواکردنی داهاتی ناوخۆیانەوەی کە وەکو مامۆستاوەتی ئیبراهیم خەلیلمان لێ وەرەگرێتەوە یان بە جۆرێک لە جۆرەکان ئێستا داوای نەمانی هێزی پێشمەرگاکە ئەو هەموو ئەمانە هەنگاوگەلێکن بۆ داوازکردنی دەسەڵاتی سیاسی لانی کەم لەو بابەتەدا سەرکەوتوو بووەکە تۆرانێکی لە نێوان خەڵک و دەسەڵاتی سیاسی کوردی دروست کردووە. من حەزەکەم یانێ پرسیارە ڕاستی لاو بکەم ئایا دەسەڵاتی سیاسی کوردی هۆشیارە بەم بابەتە ینی هۆشیار بوون بەمانای ئەوەی کە پلان و بەرنامەیەکی درێژخایەنی هەیە خۆی ئامادە کردووە ئەگەر لەمەش خراپتر بوو بدا چی دەکات چ کاردانەوەیەکی دەبێت و بابەتێکی دیکە ئەوەیە کە یەکێک من وەکو کێشەیەک ئەیبینم لە نێو دەسەڵاتی سیاسی کوردیە ئەویش ئەوەیە ئینتیمایەکی زۆر وەلایەکی زۆر لەناو دەسەڵاتی کوردی بەرەو لایەنی ڕەوتە ئیسلامیەکان هەیە بە جۆرێکە ڕەوتە ئیسلامیەکان تا حەدێکی زۆر کۆنتترۆڵی حکوومەتیان کردووە و حکوومەت ناچارەکەن بەوەی کە پاشەخشە لە بڕیار و قەرارەکانی خۆی بکات و تەنانەت پەرلەمانیان ناچارکرۆ بەوەی کە لە قۆناغێکە کۆمەڵێک هەموارکردنەوەی یاسا ڕابگرێت یان نەیکات ئەنجامی نەدات. بۆچی دەسەڵاتی سیاسی کوردی ناتوانێت وابکە کە خەڵکەکە حکوومێکی مۆدێرن و حکومێکی دیموکراتی قبول بکەن سەبەبی ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە و پرسیارێکی دیکە زۆر بە سادەی بپرسیم ئەم ڕیفۆرمی حیزبیە بۆ نەکراوە تا ئێستا هۆکارەکەی ئەوەیە کە خەڵکانێکی عشیرەتگەرا لەناو حیزبەکانە دەسەڵاتدارن یاخود حزب ناتوانێت ئەو مۆدێرن بوون لەناو خۆیدا بگونجێنێت سەبەبەکەی چیە ئەم ڕیفۆرمە ناکرێت؟ زۆر سپاس ئاوراخان ئەم پرسیارێک بۆ مامۆستا شەهریار فەرموو. زۆر سپاس دەست خۆش مامۆستا زۆر سپاس کۆمەڵێک بابەتی زۆر جوان باس کرا بەس ئەگەر بمان هەوێ وەکو شتێک کۆی بکەینەوە بڵێین پێناسە بۆ حکوومەتی نیشتیمانیە حکوومەتی نیشتیمانی کوردی یا ئەو کوردیش کوردیاوەی سەرچیان چۆن دەتوانین خۆلاسێ بکەینەوە بڵێین ئەوە دەبێتە حکوومەتێکی نیشتیمانی کوردی باش بەپێی ئەو پێناسەیە ئایا دەتوانین پێوەری بۆ دابنین بڵێن بەپێی ئەو پێوەرانە ئێمە دەتوانین هەڵی بسەنگێنین کە ئێستا لە چۆین و ئەگەر جەنابێت پێوەرت بۆ داناوە دەتوانین پرسین ئێستا لە کام هەنگاوی و هەنگاوگیریەکانی دواتر کە دەبێت بەرەو ڕووی بڕۆینەوە کامانە کە بتوانین بگەینە ئەو ئامانجەی کە لە ئاخریدا هەیە دواترش ئەگەر بمانەوێت تۆزێک لەگەڵ خۆمان ڕاست بین لە چەند ساڵی ڕابردوودا هەم بەهۆی پلانێکی هەرێمایەتی هەم بەهۆی پلانێکی عێراقی هەم لەوانەیە بەهۆی ناکۆکیەکە لە نێو بەشێک لە حیزب و تەنانەت حیزبە کوردیەکان و دەسەڵاتی شەیە کۆمەڵێک کێشە ئێستا خەریکە کەمکەمە پڕەنگتر دەبێتەوە بە نسبەتی دارە. ئێمە چۆن دەتوانین ئەو چەمکەی کە جەنابت باسی دەکەین ئەو ئامانجە گەورەی کە باسی دەکەین چۆن ئەمە دەتوانێت تێۆریزە بکردرێت و بۆ خەڵکیش هەر بۆ جۆرەی کە خاتون باسی کرد ئێستا ئەگەر فراغێک لە نێوانی حکوومەت و خەڵکدا هەبێت چۆن دەتوانێت ئەم شتە بۆ خەڵک تێۆریزە بکرێت کە خەڵک بەرامبەر ئەو ئامانجە بڕۆن کە لە کۆتاییدا بگەین حکوومەتی نیشتیمانیە باشە چون من پێم وایە بەتەنیایی حکوومەت لە کوردستان قەت ناتوانێت حکوومەتێکی نیشتیمانی باشە. زۆر سپاس مامۆستا شەهریار دەستەکانتان خۆش بێت لە وڵات بابەتەکە زۆر بەخێرا بوو سەفەرێکی زۆر خێرا بوو من دڵنیام کە دوای کتێبەکان بخوێننەوە باشتر وەڵامەکان وەرەگرن بەڵام ئێمە بەس سەرە قەڵەمەکانمان ئاوین کرد 4 کتێب بۆ نیم سەعات ئەوە نەماتوانی بەڵام دکتۆر کامەران زۆر سپاس بۆ تەبینەکانی جەنابەت ڕاستە یعنی ئارگومنتێک نییە تۆ عەکسی ئەوە بڵیت هەموو کتێبەکەش لەسەرەوە کۆچین کە تۆ پێویستت بەوەیە پرۆسەیەکی ڕیشەیی سەر لە نوێ بکەیت ئەکتەرەکان دەستنیشان بکرێت چی هەیە سەر تێکەڵ و پێکەڵەیەک هەیە نەزانی سیاسی چیەکان نەزانی کۆمەڵگەی مەدەنی چیەکان ئەم ڕاکا بۆ ئەوێ ئەو ڕاکا بۆ ئەوێ یعنی من ڕۆژێکی وتم لە حکوومەتە جۆب دیسکریپشن هەیە کرد لە لای خۆمان کردم بە ئەرک و بەرپرسیارەتی کە بۆی تێڵەری بیکەی بەرجێکی کوردی بکە لە بەرکەی ئەرک و بەرپرسیارەتی یاک دوو سێ پرۆسێسێکی دروستەکەیت کە طبعا ئەمانە لە کەرتی تایبەتە زۆر باوە لەوانەیە لە کەرتی گشتیان نەکرێت بەس بڕواتان بێت چکە من لە ماوەیەک لە کەرتی گشتیا تایبەتە بووم
8 ساعات 12 ساعات کەسەکە ئیشەکان ئەزانێت ئەگە بێتە دەرەوە ئیش نییە لەگەڵ 12 ساعات ئیشەکان بەڵام ئەو بەرهەمان لە ناو کەتی گشتیە بحکمی ئەو گەڵاڵەی پەیکەرەی کە هەیە بەو شێوەیە نییە لەبەرەوە بەڵێ ڕاستە یەک شت هەیە لە مەسەلەی فێدرالیزم و لە مەرکەزیەتە من لە کتێبەکە ئیشارەتم پێ نەیاوە هەرچەندە مۆدێلەکەم تەرح کردووە مۆدێلیشی ئەوروپی پاش ڕوخانی سۆڤێتم عرض کردووە ئەڵێن با ئیسفادە لەوە بکەین بۆ شتێکی تەطبیقی بێت بەڵام شتێکی زۆر گرنگتر هەیە کە ئێمە ئەگەر مەجال هەبێت بن ئیشی لەسەرەکە لە مەرکەزیەت لە عێراقا لە زمانی عوسمانیەکانە هەبوو لە ئاسیتا ناوە حکمی ویلایەتی مووسڵ و بەغا و ئەواکان ئەو نموزەجا بۆ ئێمە نزیکترەوە بۆی لە تۆ لە ئەمریکا بۆت بێت گرنگ ئەوەیە کە تۆ چی لێ وەرەگری و سیاقەکە ئەزانی من مەبەستم ئەوەیە تۆ بۆ ئەوەی دیدێک دروست بکەیت دیدێکی سیاسی یەکەم جار ئەبێت لە پرۆسێسێکی سیاسیەوە دروست بکەیت ئێمە بۆ شتانەمان نییە چونکە ئەو پرۆسێسە نییە ئەم کتێبانە بانگەشەیەکە بۆ ئەوەی پرۆسێسە دروست بکەین بەڵێ دوو ئیدارەی هەیە یعنی ئەو کەسەی من بۆ خۆم ناکرێ بڵێم ئەگەر لە پلۆپایەکی حکومیابی بڵێ سیاسەتمەداربی بڵێ دوو ئیدارەی هەیە ئەو ئیقرارە باش نییە ئەبێ بڵێ من بەرەنگاری بووە ئیشی من ئەوەیە کە دوو ئیدارەی نەبێت کە تۆ دیزیژن میکەری بڕیاردەری سیاسی دەبێ وا بکەیت داپێشەکانی ناو پارتی سیاسیە بەڵێ تەیارێک هەیە من دیسانم بۆ ئەسبۆ سەرەوەی کاڵێم نە من نەیار نە تۆ دوژمن ئەم نیشتیمانە بە توانای خۆت وەرە بینایکە کەس ناتوانێت پێ بڵێ ناوانیە وانە تۆ بەغدا مێژوویەک هەیە لەگەڵ یا کەوا دێکە حەزەرێ هەبێت لەگەڵ یا ئەبێ حەزەرێ هەبێت ئەو حەزەرە گرنگە فێری ئەوە دەکات تۆ هەڕەشە سیاسیەکان بزانیت ئاگادار بیت یەک شت هەیە حرەکەیەکی مێژووی ناو کۆمەلگای کوردی هەیە کە هەڕەشەکان دەرەجەکان زیای کردو ئێمە یەک بووین کە هەڕەشەی دەریشینە بۆ لێکتریمان ناوە لە زمانی مریشینەکانی شەوا بووە ئەو ساژوا بووە ئێستا هەڕەشەیەکی پەنهان هەیە ئەوەی کە جەنابتان باستان کرد تۆ خەتێکە کرێت لە ئەچێتەوە ڕەبیعە ئەو ڕۆژە قۆنسوڵی سیریەکان لەلای ئێمە بوونەمانە وتم پرۆژەی پشتێن و وینەکەتان بە کوێ گەیشتی وتی واکەین وتم مەزانی و زەرەرمان لێە من خۆم تەحی ئەوم کرد وتم عوسمانیەکان لێرە بوون بریتانیەکان لێرە بوون ئەمریکیەکان لێرە بوون ئێوە ئەتەنە چۆن لێرە بن ئەتەنە هەڵەکانی ئەوان دووبارە بکەنەوە ئەو سۆفت پۆلیسی کە هەتانە بۆ شکڵە نابێت عێراق مشکلەی اقتصادی نییە عێراق مشکلەی نەبوونی دادوەری هەیە لەسەر چاوە مرۆییەکانە لە 1923ەوە ئەجینا تۆ توانیت هەموو وەکو هاوڵاتی تۆ بنەماکانی هاوڵاتی دروستکە تایفەش نامێنێت فەلحەمد جەبار زۆر لەوانە باسی کردووە یعنی وەکو علمی اجتماع باسی کردووە ئەمانە بەڵێ موسساتەکانمان هەیە ئاوساوە پێویستمان بەوەیە لەو ئاوساییە نەجاتمان بێت بۆی بتوانین پارە باشتر بەکاربێنین و بودجەمان هەبێت ئەوە لە ئەساسیاتی ئەوەیە کە تۆڵی دەوڵەتسازیەکە دەوڵەتسازی هەر سروودی ئێرەقیب نییە کە ئێمە خۆمانی دڵی خۆمانی پێخۆشکەین ئیشی ئەوێت جەنابتە لە من شارەزاتر من حەزەکەم دروشمێکەیە جاری وایە ناچارەی بە سیاسیانە قسە بکەین تۆ کە بیر لە خۆت دەکەیتەوە لە مێژووتات چ ناسنامەیەکت هەیە جینۆسایدت هەیە وەکو ئەرمەنەکان جینۆسایدت هەیە و پێشمەرگەت هەیە ناکرێ ئەم میراتە سیاسیە بخەیتە مەتحەفەوە ئەبێ ئیشی لەسەر بکەی ببوژێتەوە دائیمەن ئەبێت تۆ مؤسساتی زاکرەت هەبێ بۆ ئیش لەسەر شتانە بکە کاک دکتۆر عومەر من بەشێکم داناوە لەسەر مەسەلەی هەموارکردنەوەی دەستوور لە عێراقا نەچەسپاوە هەمیشە گەمەی پێەکەن هەمیشە بێ ئاگاداری ئەوە بین و کەسی باشیشمانێ من لەم ڕۆژانە هەر قتاحێک من لای خۆمان ئەو تیمانەی کە لە بەغا هاتن هەرەوە نیە مدیر عامەکەت هەبێ لەوێ خۆ بکرد با ئێوە کاریزمەی هەبێت قسەیەک بکات بڵێ کاکە وایە من تەلەبەی بەغا بووم لەناو بەغایەکانە لەناو عارەبەکانە ئیشم کردووە مانە ئێوەڵا ئەگەر لە خۆت نەبێت دەرەجێ دەژنیت پێت ڕابێت ببورن واڵم وازە نایزانیت من بەسەرم هاتووە خۆم
يعني نامي كاتك ابو عمر بس هم بس لما هاتوا زان شونا ارادي سياسي لسر استي همو شي نكان براسي اشتا واضحنا ارادي سياسي شيء ويستي سياسي شيء سزور إيرانيو قالت عليه الميديا زور أو تيتو والله بيوست بويا أو إرادة سياسية شون ترجمة أكيد بو إيش أو جرينجا من دست نشانی هون کردوا حزب سیاسی معنا بوا لا چوارچوی برگریه بوا اما پیوست معنا درباز بین لو ناس نامی برگریه و برو درباز بود من دشی حزب سیاسی دیم بینک دستی پیکرد حمله لدوای نوتو یکوا پارتی سیاسی وای لکردین پارتی سیاسی وای لکردین کاکا کۆمەلگا کۆ ئەبێتەوە لە دەوری بەرنامەیە فکرەکە خۆی غەڵەت نییە بەس ئەو نووسینەوەی بەرنامەکە خەڵەیە واتان لە خەڵک کرد بە شێوەیە ڕقی لە ناسیۆنالیزم بێ لەبەری تۆ ڕق ئەوەیە خراپە ئەوەش کاردانە بوو بە بەرامبەر بە بەحث ترسێکە بوو ئەوەی کە بەحث دروست بێتەوە وایە نەکرد دکتۆر محەممەد زۆر سپاس بۆ تێبینیەکانت زۆر مەمنونم یەک ئەگەر شتێکی وات بێت من لە ئێستا داوای لە بردنەکەم بەس من مەبەستمەوە نەبووە بێگومان ئەم جۆرە بابەتانە بە دنیایەک منهەجە نووسێتەوە من لە تەجروبەیەکەوە یعنی من پێش ناکەوە بڵێم یعنی من ئێستا لەسەر لاپتۆپەکەی خۆم کۆمەڵە پارەیەم چی پەیپەری ئەکادمیە بۆ بێت بەس بە خەڵکی نافرۆشم من ئەمەوێت تۆ تێبگەی کە ئەمە عەقڵێکی ڕۆکەڵە وەکو تۆ بیرەکاتەوە پێویستی بە تۆیە ئەجنا بێگومان ئەوانە قەزی خۆیانیان هەیە لە سیاقی خۆیان لە منهەجا بەکارهێنن من مامۆستای زانکۆی سلێمانی بووم ماوەیە لەبەر تۆزێک ئەو سەنعەتە ئەزانم بەڵام لە عەنقەس ئەمە بەم شێوەیە کرد و هەموو کتێبەکە شەرەوەیە ڤژن کاکە ڤژن دروستکە ئێمە ڤژنمان نییە ڕاستە حکمڕانی باش لە ئەفڵاتینەوە بجەکە مەسەلەی ئیدانەکردن و پلانی بەدیل ئێمە کەی معارەزەمان هەبووە لە بواری سیاسیە معارەزە شکلێکی تازە بووە باشە معارەزە لە باشترین حاڵەتە بانگی حەقە دژی دادوەری بێدادی دژی نایەکسانی دژی هامشکردنی ئەوانە بەڵام لەلای ئێمە لێمان نەزانیوە لەبەرەوەی ئێمە سیخنا خرابووین ئێمە بە درێژایی 50 ساڵ لەو کامپانەیە بووین کە بەعس دروستی کردبوو ئێستا تۆیتە دەرەوە تۆ فێرمی یەکسەر ئەمە بەشێکە لەو پرۆسەی گەشە پێدانەی ئابووری کە من ئەڵێم بۆ دوورمە و دابێ ئیشی لەسەر بکەین ناوەکان زۆر ڕاستەکەی من کورتیەکەم خراب نییە بەس لە عەنقەس بەکارمێنە ریفۆرم کاڵێ ریفۆرم هەموو ڕاکەم بووی چکەوە بێ بڵێ چاکساسی نا من لە عەنقەس بەکارمێنە هەم ریفۆرم هەرەوە برادێکەمانە وتی وەڵڵاهی باسی ریفۆرم و بۆ تەفسیری کوردیە ڕۆ خۆشیێڵێنەوە تی باسی ریفۆرم و گەندەڵی مەکە بەخوا دەرمانەکە ونی سەرۆکای دیارەوە وتم نا وەکو من بنووسەرەوە دەرناکری وەکو من بیخوێنەوە کاکە دەرناکری لەبەرەوە لە عەنقەستە ئەجنا چاکسازی تەواو بوو لەگەڵیشتان عەقڵ هەبێ بکرێت گەندەڵی تیرۆر ئەوەی جەنابەت باسی کرد ئاستێکە بەس ئەوەی من باسیەکەم ئاستێکی ترە پرۆژەکەی غازی سووریا بوو پرۆژەکە پرۆژەی بوونی سۆڤێت بوو لە سووریا بە درێژایی ئەو هەموو ساڵە ڕێکەوتن وان کرد ئەو حرەکەی کە دروست بوو بە داعش و بەوەوە عەقیدەیەکی شەڕیان دروست کرد بەداخەوە ئیسلامیان بەکارهێنابووە من دژی دینی خۆم نیم بەڵام دژی ئەوەم کە بەشەر چۆن بەکارهێنێت من لە لەندەن بوو کەنیسێ لە تەنیشتمەوە بوو ڕێکشەمانیان سێرڤیسەکەنەوەمانە خاوی لە ڕێز لە کەنیسە بگرین ڕێز لە دینی خۆمان نەگرین بەڵام چۆنی ئیدارە ئەکەیتەوە مهمە زۆر سوپاس کاک محەممەد جارێکی تر هیوادارم ڕووکردنەوەکان لە شوێنی خۆیان بێت سەلامەت بی دکتۆر جعفەر پرسیارێکی عیتۆزێک حەساس بەڵێ بیشۆتاوێ بەڵێ ئاگادارن حتى ڕۆژێک لە مەرکەزیەت بەشایی خۆمەوتەن ئەیکەین چکە ئێمە تۆ ئیشێکی ئاوا هەر خۆت لە لیدەرشپ لە سەرکردایەتی سیاسیە خەڵک هێنیت ئینگەیجمنت دەکەیت ئەڵێ کاکە ئیشی تۆیە مەسئولیاتی تۆی هەرمی من نیم کەواتە تۆ دابەشی ئەەکەیت من پێش ئەوەی بۆی وتم ئەبێ کۆنفرانسێکی گەورە بکەین بەس کۆنفرانسێکی اختصاصی پێشتر حکوومەت پلانێکی هەیە ئەو پلانە ئەکاتەوەی بۆی ئەخاتە کۆنفرانسەکەەوە کۆنفرانسەکە ئەکاونتبڵەتی دروستکان
بەرپرسیارەتی هەموو دروستکات کۆمەلگا هیچ ڕێکخراوێکی کۆمەلگای مەدینی نییە پێی بڵێ وەرە ئەو ئیشە ئەەکەم بەرامبەر بەوە بە معنای خۆی پێ نێت بەڕۆبووتەوە من ئیشم تیا کردو نەزانم هەنێک زۆری زیاد ناسم لەبەرەوە بەڵێ باسی ئەومان کردووە حتا من بە هەرێشتی ترم کردووە بەبار بۆ کاک جعفەر یعنی من اقتراحی ئەوم کردووە لە ناو ئەگەر بچین ئەنجومەن لە ئەنجومەنی وەزیرانە پێکاتەیەکە بێ لە بریتانیا زۆر زوارینە ئەو فکرەیەم لێ وەرگرتووە بەڵام بە کوردیم کردووە یەکەیەکە بێ لە ئەنجومەنی وەزیران وەکو هەیکەل نردوومە کە ئەم هەیکەلە خەریکی ڕێخستنەوەی سلێمانی هەولێر بێ من دژی دووشاریم سەر بێرەش و سەر بێرەشم هەردوو بەشەکەم تایە لە کەسایەتی خۆمە لەبەرەوە ئیتر توانە لە عێراقیبە لە عێراقیبانی من لەگەڵەوەیان جای ناکەمەوە لەبەرەوە زۆر گرنگە پرۆژێکی ترمان تەقدیم کرد تۆم باشە گەل لە ڕووی سیاسیەوە ڕێک ناکەون بە پێداچوونەوەیەک بە وەزارەت پەیوەندی وەزارەتەکان و بەڕێوەبەرایەتە گشتیەکانە بکرێت یاخو شتێکی تر من حتا بە ڕێکخراوەکانی بە قوسوخانەکانم وتم ئێوە ئەچ پرۆژەکانە بەدە سلێمانی لێوێ بۆنەیەکەکەن یەیتەوە هەولێر بۆنەیەکی ترەکەی بۆ بۆنەیەک ناکەی بینی هەردووچیان بێنی هەردووکیشیان بێن لە دێگەڵا ئەوەی دێگەڵەکە ئەوە جەبری تاریخە لە بێنشینەکانەوە بۆمان ماوەتەوە لێی دەرناچین نازانم ویان چۆن ئەوان لە لای بڕێدەرە سیاسیەکانە بۆ خۆیان لەیزانن دینامیکێتی سیاسی بەڵێ زۆر باشە هەڵبژاردن بەشێکەیە لەسەرەوەی کە چۆن چاکسازی تیا بکەین کاک دکتۆر هیچی لێشین بوو ئەم پرۆژانە هەر ئەوە نییە تەقدیمەکەیت و جواب نایەنە بڕێ لۆبی ئەوێ لۆبی سیاسی ئەوێ لۆبی ئەوێت کە بزان جارێت تۆ ئیمانە بە ئیشەکە هەیە بیکەیت ئایا لێی ئەزانیت ئەوە درێژخایانە ژیان من گەیشتبووینەوەی کە ئەوە بکەین بەڕاستی لە مەرکەزێکە بکەین بەسیتر گۆڕانکاریشتی بەسەرهات ئەوان حیساباتی سیاسی خۆیانیان هەیە و ئالەنگاری ڕۆژانەیە تو ئەمانە ئەوە لە کاتی استقراری سیاسی هاکرێ بەداخۆ ئەمە لەگەڵ جەنابتان دایمە نەبێ بۆ حکوومەت منەوە لە یوێنەوە فێر بووم کورد بە بەتەواوەتی دوای هەستیشی پێکە ڕستەکان لێرای زۆر کوردە من هەر بابەتێک هەزار وشەیە هەموو پێنج هەفتەیەک بابەتێک لەسەرەوە نووسم چوار هەفتە خوێنمەوە هەفتەی ئەخیر بابەتێک نووسم ئەوێ بۆ فەیسبووکیش بەعمل بێت ئەبێ بۆ کتێبیش بەعمل بێت لەبەرەوە هەزار وشەیە هەنە جا پیانەوتە قورسە لەبەرەوەی زمانی ئەدەب نییە هەوڵێکی زۆر ماوە زمانێکی وشکە ئیداریە دامەزراوەیە یاسایی بێت پلانی گشتی مؤسسەی قەزا بەڵێ پرۆژەی وەزارەتەکان باسمان کرد ریفۆرم کاک دڵشاد باسی کرد بڵێ ئەبێ لە ناو پارتی سیاسیە بێت گۆڕانکاری پلانی گشتیە بێت پلانە گشتیەکە ئەوەیە هۆڵستێک شمولی بێت ئەبێ هەمووی تیا بن پەخشان خان چاکسازی لە پارتی سیاسیە ڕاستە فەرمووی من باسم کردووە جەندەر بەڵێ لەگەڵ ئەوەی جەنابتان بە وریاییەوە پێویستمان هەیە لەم شتانە تەعامڵی لەگەڵ کۆمەلگایە تۆ کۆمەلگا بەس ئەم نوخبەیە نییە کە لێرەیە خەڵکو دەبن باشتر شارەزان چینی تر هەیە شاڵاو هەبوو بەڵێ گونجاندنەکە زۆر پێڵەن تەیلەرن گونجاندنەکە زۆر گرنگە لەوانەیە تۆ چاوەڕوانەکانت زۆر بێتەوە حەز زۆر بێ بەس لەو سیاقەیە هەرەوە ناکرێت کاکسەرۆ سوپاس بۆ ئەو زانیاریە مێژویانە ئاهوراخان بەڵێ پرۆسەسی لاوازکردنی دەسەڵاتی کوردی هەیە من ئەسڵەن هێشتا لەگەڵ ئەو پێناسیانێ بڵێ دەسەڵاتی کوردی هەیە دەسەڵاتی کوردی نییە یعنی کە تۆ هێشتا دانەمەزراوە دەسەڵاتێکی کوردی تۆ بی یعنی تۆ بی محاکەمەی ئەوەی کە ئەکرێت ئێستا بی محاکەمەی ناو لەندەن بکەی بێوجدانیە دەسەڵات نییە بەڵام هەنێ پارتی سیاسی هەیە حاکمە پێویستی بە ئیشکردن هەیە و بەشێک بی لە چارەسەر چونکە ئەوەی کە ئەوەنەی ئێمە خۆتان شارەزان با نزیک نەبینەوە لەوەی ئەحمە شەرعێکمان ببێنن ئەوەی هەژمونی ئیسلامیەکان بە خۆمان کۆمەلگایەکی ئیسلامیەکانە نەخێر نەخێر ئەوەی من لەگەڵ ئەو هەژمونیانی من ئەتوانین ئەگەر خەڵکی چاکت هەبێت ئەتوانی ئەو دایلۆگە دروستکەی کە پێی ئەڵەم ڕەنێسانس ئێمە دژی دینی خۆمانمان نین بەڕاستی بە هیچ شێوەیە بەڵام چەند کەسێکە بۆیە وەسعی مامۆسات
چواشاکە خوی ئیمانی پێ نییە بۆ تعمیم یەکەی بەسەرەوە بۆ تعمیم یەکەی بەسەرەوە ئەو عیلاقە کۆنەی جارانی بینی وجودیت و مارکسیەت با نەبێتە علمانیەت و ئیسلامیەکان با ئەو مێنتاڵەتیە دووبارە نەبێتەوە من ئیشم لەسەر ئەوە کردەوە بۆی ئەڵەم دیدت هەبێت ڕێی ئازادە دکتۆر خەیری ریفۆرمی پارتی سیاسی بۆ نەکراوە پرسیارێکی زۆر جوانە ئەخۆ بلیان پرسید بۆ نایکەن ئەمانە لێم وەربگرن زۆر بە میانڕەوی و لەسەر خۆیڵە من لە تەجروبەیەکی پشکۆلانەوە کاتی خۆی لە مەکتەبی وێن بووم هەموو حیزبەکان هاتن بۆ لامان هەمویان مەناسی مستەوای هەمووشیان نەزانی هەر لە بەیاننامەکەی کە پێشکەشەکرا ئەهات بۆ لامان خۆ دەزانین لە ئاستایانە بوو لەو ئاستەیان نەبوو تۆ پێویستی بە پرۆسێسێکەیە کاندید لەناو حیزبەکەی خۆتە دروستکەی من ئێستا مشکلەم نییە لەگەڵ هیچ حیزبێکی سیاسیە مشکلە گەڵ ئەوەیە کە توانای نەبێت تەمسیلی حیزبەکەی خۆی بکە چکە دوایەوە تۆغیتەوە خزمەتی کەیسی گشتیەکەیت چۆن تیرۆزۆ پراکتیزی بکەین من لە بەشی ئەخیرا شتێکم نووسیوە چۆن کۆبەندی بکەین مەبەستە سەرەکیەکانەوەی کە پارتی سیاسی دایمە دووبارەیە کاتەوە حکمی یاسا وا بکەین باوا بکەین بەڵام با لەو دەقەیە نەمێنین من هاتووم ئەوانم شی کردوەوە پێویستمان بووێ چێ دەست پێ بکەن بۆ دایالۆگی بۆ نمونە بۆ دایالۆگی میدیا تۆ مؤسسەی زانیاری میدیات هەیە لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری من ئەو دایالۆگەکەم دایالۆگی نیشتیمانیم کە بڵاو کردەوە بۆ 2 ڕۆژ دوای ئەوەی تەلەفۆنی بۆ کرد ڕقەمەکەم نازانین جواب تکاک لاوچۆنی فەرمووی جەناب حەمە سعید وتم چۆنی کاکە حەمە سەعد وتی ئەو شتەی کە بڵاوت کردوتەوە بە دڵمە ئەی خەمە بەردەمەی وەزارەتەوە بەس ئەوم گوێ لێم بووە ئەوم زۆر خۆشحاڵی کردم وتم هەر هیچ نەوێت بەرچاوی کەوتۆ تەلەفۆنێکی بۆ کردی ئەمان لەبەرەوە لەگەڵ یا هەنگاوی یەکەم زۆر گرنگە کەسێک دەوێت کە کۆکارەوە بێت لە لای من حکوومەتی ئایندە ئەگە بیانەوێت خەڵک بۆ خۆیان ئاش بکەنەوە لەگەڵ یانابوون و متمانە بکەن ئیش لەسەر ئەو جۆرە ئیشانە بکەن تیمێکی باش دروست بکە لە خەڵکی باش ئیش بکات ئێمە کەس پێی نەوتینەوە بکەن تعبیر لەی ئایدیۆلۆژیا هیچ پارتێکی سیاسیش ناکە لەگەڵ ڕێزمە وەر هەموو ئەمانە بەڵام خەڵخۆریەک بووە هەستمان بە مەسئولیەتێک کردووە و تومان ئەگەر بینە دەرەوە باڕوویەکی مەجلیسمان هەبێ بینە دەرەوە شتە لەمان پێ بێت سپاس بە هەموو زۆر سپاس